ئازیزان هاوڕێیانی خۆشەویستی فیلمسازان میوانە ئازیزەکان زۆر زۆر بەخێر بێن بە هیوام هەمووتان ساغ و سەلامەت بن بە دوور بن لە هەر بەڵاو پەتایەکی ئەم ڕۆژگارە سەخت و ئاڵۆزی کە هەمومانی تیاژین بە ناوی خۆم و بە ناوی ئێوە و بە ناوی فیلمسازانەوە بە خێراتنی وانی ئازیزی ئەم شەومان مامۆستا نەبەستەمە دەکەین کە سیمینارێکمان پێشکەشەکە بە ناوی فیلمی کوردی چۆن گزارشتی لە ئەنفال و جینۆسایت کردووە کە ئەمە تایتڵی بابەتەکەی مامۆستا نەبەزە لە ڕاستیدا هاوڕێیان باسەکەی مامۆستا نەبەز گرنگەکەی لەوایە کە نەکەر ئێمە با بڵین بواری ئەوانەی کە لە بواری فیلمسازان کارەکەین تەنانەت هاوڵاتیەکی سادەی ئەم وڵاتەش جاچ لە گوندێکی دوورە دەست بێ یا لە شار بێ لە هەرێمی کوردستان بێ کورە لە هەرچوویەکی ئەم وڵاتەی ئێمە بێ گلەی ئەوە کە یا داوای ئەومان لێکە کە ئەنفال و جینۆسایت هەڵەبجە شنگال هەموو ئەم تاوانانە وەکو هۆڵۆکۆستی جووەکان بە دنیا بناسیێنین لە ڕاستیە ئەمە داوایشی ڕەوایە بۆ هەر کەسێک کە لە فیلمسازان و لە دنیای فیلمسازی بکە بۆ من خاڵێک بەڕاستی جێگەی تێڕامانە کە دنیای دەرەوە یا با بڵێن ئەگەر ئەوروپا بنمونە بێنینەوە ڕەنگاوان ئەزمەی چیرۆشیان هەبێ بەڵام لە هەمان کاتیشا هەمیشە فیلمی باشیان هەیە بەڵام ئێمە لە ڕاستیە چیرۆکێکی زیاد یعنی زەخیرەیەکی زۆر زۆر گەورەمان هەیە بۆ ئەم بوارە بۆ دنیای فیلمسازی یا بۆ فیلمی باش چونکە خۆتان نزانن کە فیلمی باش لەسەر چیرۆکی باش دامەزرێ و ئێمەش لەو بوارەیە لەو مەدانەیە زۆر زۆر دەوڵەمەندین بەڵام بەداخەوە تاکو ئێستا ئەتوانم بڵێم کەمترین فیلممان هەیە لەم بارەیە کام شەو مامۆستا نەبەزی ئازیز قسەی لەبارەوە کە لەبارە ئەو فیلمانەی کە هەڵی بژاردون پێم خۆشم مامۆستا نەبەز لە چەندێ ڕێکا بە ئێوەی ئازیز بناسیێنم هەرچەندە خۆی ناسراوە مامۆستا نەبەز سەمات هەرچەندە موالیدەکەی پێنەوتم هەرچەند کۆشام پێینەوتم موالیدی چەندەوە بمێنێ بۆ پرسیاری ئێوەی عزیز نووسەر و وەرجێڕاوە هەر لە هەمان کاتە مامۆستایە لە کۆلێژی هونەرە جوانەکان زانکۆی سلێمانی ساڵی 2015 لە زانکۆی ماجستێر بەریتانیا ماستەری لە ئیتیک و فەلسەفەی سیاسی بەدەستێناوە و ساڵی 2012 بە کالۆرەسی لە فەلسەفە لە زانکۆی کۆیە بەدەستێناوە دوو کتێبیشی هەیە یەکیان بە ناوی هزراندنی هونەری ئانتۆنڤان دێن برامبوشی لە ئینگلیزیەوە کردوێتی بە کوردیەوە ساڵی 2010 چاپ و بڵاوکراوەتەوە هەروەها کتێبی مردن لە پێناوی ئایدیاکان کۆستیکە براداتانی لە ئینگلیزیەوە ئەویشی وەرجێڕا و کردوێتی بە کوردیەوە ئەویش ساڵی 2020 وەرجێڕاوە بابەتەکانی ئەم شەوی مامۆستا هەرچەند ئەشێ خۆی بەڵام منیش هەروەکو ئاماژەیەک باسیەکەم سەرەتا لە بارەی پەیوەندی سینەما و جێنۆسایت قسەمان بۆ دەکا وەک باگراوندێکی تێوری و فەلسەفی کە بە بڕای من بۆ دنیای فیلمسازی ئێمە نەکرد زۆر زۆر پێویستە بگرە ئێستا یەکێکە لە کەم و کوڕەکانی ئەم بوارە و ڕەنگە بەشێکیش لەوەی کە فیلمی کوردی پێش ناکەوێ هەر ئەم باگراوەندە بێ کە ئەم شەو مامۆستا نەبەست قسەمان بۆکە هەڵبەت من ئەو شایەتێشە نە مامۆستا نەبەست ڕاستە من بەتەمەن لەو گەورەترم بەڵام بە شانازیەوە 4 ساڵی زانکۆ مامۆستان بووە و لەم بارەیە کە ئەم شەو لەم بوارەیە کەم شەو قسە بۆیەوەی ئازیزەکان من بەش بە حاڵی خۆم سوودێکی زۆر زۆرم لێ بینیوە هیوادارم توانێت زانیاری زۆر زۆر باش بە ئێوەی خۆشەویست ببەخشێ پاشان لە بری لەبارەی ئەنفال و فیلمی کوردی قسەمان بۆ دەکا لەم چوار فیلمی بۆ هەڵبژاردوین کە بریتین لە فیلمی بیرۆریەکانی سەربەرد لەگەڵ فیلمی 1970 و من بەکرێگیراوی سپین کە ئەوە دوو فیلمی بڵندی هونەرمەندی جوانمەرگ تاهای کەریمی بوون و بیرۆریەکانی سەربەردیش دەرێنانی برای بەڕێز و خۆشەویستمان
مامۆستا شەوکەت ئەمینە و وێنە نەبینراوەکانیان فالەویش کارێکی جوان و دۆکۆمنتاریەکی جوانەکە برای بەڕێز خۆشەویست مامۆستا هەوراز محەممەد دەری هێناوە و ئەم شەو مامۆسانە بەس لەبارەیان فیلمانەوە قسەمان بۆکە و ئیتر من مایکەکە بەجێڵم بۆ مامۆسانە بەز و مامۆسانە بەس بەخێر بێیت فەرموو بۆ پێشکەشکردنی باسەکە. سڵاوام کاتتان باش زۆر سپاس کاکۆمەر سپاس بۆ ئەو پێشەکیە وەکو خۆت باست کرد ئەم سەمینارەی من بۆ دوو تەوەر دابەشم کردووە سەرەتا دەمەوێ وەک باگراوندێکی تیۆری فەلسەفی باس لە پەیوەندی نێوان جێنۆساید و فیلم یان سینەما بکەین پاشان فیلمی کوردی چۆن گزارشتی لە ئەنفال کردووە ئەگەر سەرەتا باس لەوە بکەین کە چ پەیوەندێک لە نێوان فیلم و یان سینەما و جێنۆساید هەیە دەبێت لە پرسیارێکی فراوانترەوە دەست پێ بکەین ئێمە لە سەردەمەکانی دیکەدا لە دۆخی ئاساییدا هونەر چ ڕۆڵێکی هەیە هونەر زۆر جار بۆ بەرهەمهێنانی جوانیەوە بۆ بەخشینی چێژە بە بینەر بە لێڕوانەر و ئێمە زۆر کات بۆ کات بەسەربردن بۆ چێژوەرگرتن سەیری فیلم دەکەین و دەچین بۆ سینەماکان بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا لە سەردەمە تاریکەکاندا واتە لە سەردەمی جەنگ لە سەردەمی جێنۆساید ئاوارەبوون کۆڕە و کۆچ ئایا لەم سەردەمانەدا فیلم سینەما و هونەر بەگشتی دەتوانێت چ ڕۆڵێکی هەبێت چه ئەرکێکی هەبێت ئایا کاتێک کە سامناکیەکانی جەنگ و جێنۆساید دێنەگۆ هونەر دەتوانێت چیمان بۆ بکە سینەما دەتوانێت چیمان بۆ بکە ئایا لەو لە سەردەمە تاریکەکاندا سینەما چ کاراییەکێ چ ڕۆڵێکێ چ ئەرکێکی هەیە یان ئایا سینەما یان فیلم میدیەمێکی گونجاوە بۆ پیشاندانی جێنۆساید فیلم دەتوانێت گزارشت تعبیر لە جێنۆساید بکە و نوێنەراتی جێنۆساید بکەوە جێنۆساید بخاتە سەر شاشە ئایا سینەما دەتوانێت سامناکیەکانی سەردەمە تاریکیەکان جەنگ و جێنۆساید بجێڕێتەوە یان ئەگە پرسیارێکی تر بکەین ئایا فیلم و سینەما دەتوانن ئەو یادەوەریە کەسیەکان یادەوەری تاکە کەس ئەزمونە تاکە کەسیەکانی قوربانیان بکات بە ئەزمونێکی کۆیەکی بکات بە یادەوەریەکی کۆیەکی و کۆیادەوەری و یادەوەری نیشتیمانی بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارانە ڕاستی زۆر لێکۆڵەر و فەیلسوف و تیۆرڤان ئیشیان لەسەر ئەم پرسیارانە کردو ئیشان لەسەر پەیوەندی جێنۆساید و سینەما کردووە هەندێک لە تیۆرڤانان هەندێک لە فەیلسوفان گومان لەوە دەکەن کە هونەر یان فیلم ئەو توانستەی هەبێت گزارش لە جێنۆساید بکات جێنۆساید دەرببڕێت و پیشانی بدات هەندێکیان پێیان وە بە تایبەت ئەم گفتوگۆیە ئەم دانوستانانە زیاتر لەبارەی هۆلۆکۆستەوە کراون و هەندێک پێیان وایە هۆلۆکۆست ڕووداوێکی هێندە تاقانەیە هێندە دەگمەنە کە ناتوانرێت لە ڕێگەی هونەرەوە یان لە ڕێگەی فیلم و سینەماوە گزارشتی لێ بکرێت و دەرببڕێت لەبەرەوەیان پێیان وایە ئەوەی کە ڕووی داوە هەرگیز ناتوانرێت بە شێوەیەکی ڕاستەقینە وەک خۆی لەسەر شاشە جارێکتر پیشان بدرێتەوە و ئەمە گزارشتی لێ بکرێت و بگوازرێتەوە سەرڕای ئەم گومانە سەرڕای ئەم وەڵامە نەرەیە بۆ ئەو پەیوەندیە بەڵام
لەگەڵ ئەوەشدا زۆرێک لە فەیلسوفان و تیۆرڤانان و لێکۆڵەران پێیان وایە و لەسەرەوە کۆکن کە بەڵێ فیلم و سینەما و هونەر بەگشتی توانستی ئەوەی هەیە کە ئازار مەینەتی و گزارش لەسەر دەمە تاریکەکان بکات. بۆ نمونە فەیلسوفی ئەڵمانی ئیمانوێل کانت پێی وایە کە دەشێ خراپترین و خەمناکترین ڕووداوەکانی مێژوو تراژیترین ڕووداوەکانی ناومێژوو بە شێوەیەکی ئێستێتیکی لەلایەن هونەرمەندانەوە شان بدرێت و دەرببڕێت و گزارشتی لێ بکرێت. لەلایەکی دیکەوە ئێمە هونەرمەندێکی ئەڵمانیمان هەیە ئەنسێڵم کیڤەر کە ئەو خۆی جووە و زۆرینەی ئیشە هونەریەکانی لەبارەی هۆلۆکۆست و جێنۆسایدی جووەکانە ئەویش پێی وایە کە هونەر لە سەردەمە تاریکەکاندا گەرەکە بەرپرسیارەتی لە ئەستۆ بگرێت واتە ئەو ئەرکەی ئەو بەرپرسیارەتی کە دەکەوێتە سەرشانی و ئەستۆی هونەرمەندان و هونەر پێویستە ئەوان ئەو بەرپرسیارەتیە لە ئەستۆ بگرن بەڵام نابێت واز لە هونەربوونی خۆیان لە هونەرمەندبوونی خۆیان واتە نابێت واز لەلایەنە هونەریەکە بین. هەروەها فەیلسوفی ئەڵمانی تیۆدۆر ئادۆرنۆ ئەویش لەبەرەوەی خۆی جوو بووە و ئەزموونی سەردەمی نازیەکان و هۆلۆکۆستی کردووە بۆیە زۆرینەی فەلسەفەکەی بەو بەپرسیاری جێنۆساید و بەپرسیاری هۆلۆکۆستەوە خەریکە. هەرچەندە ئەو وتەیەکی زۆر بەناوبانگ هەیە دەڵێ نووسینی شعر لە دوای ئاوشڤیتزەوە بەربەریەتە بەڵام سەرڕای ئەم وتەیەش هێشتا ئادۆرنۆ پێی وایە کە هونەر و فیلم دەتوانێت ئەو دەسەڵاتەی هەیە ئەو توانستەی هەیە کە ناسۆر و هێش و ئازارەکان دەرببڕێت هەرچەندە ئەو لە کاتی دروستکردنی ستۆدیۆکانی هۆلیوود کە خۆی شایەت حاڵی ئەوە بووە لە کاتی دروستکردنی هۆلیوود و لە ئەمریکا ژیاوە لە لۆس ئەنجلۆس و ئەو شایەتی هەبووە ترسی ئەوەی هەبووە کە هۆلیوود و سینەمای هۆلیوود نزیک بێتەوە لە پروپاگەندەی سیاسی و ئایدۆلۆژی نازیەکان بەڵام سەرڕای ئەمانەش هێشتا پێی وایە کە هونەر و فیلم و سینەما ئەو توانستەی هەیە کە گزارش لە ناسۆر و ئێش و ئازارەکانی مرۆڤایەتی و لە تراژیدیاکانی مرۆڤایەتی بکەوە هاوکات ئەو توانستەشی هەیە کە هیوابەخش بێت و ئەو پێی وایە کە ئەو شتانەی لە ناو زماندا ناتوانرێ بە تەواوی دەرببڕێن و گزارشتیان لێ بکرێت دەشێت لە ڕێگەی هونەرەوە لە ڕێگەی هونەری بینەچیەوە لە ڕێگەی فیلم و سینەماوە گزارشتی لێ بکرێت. یەکێکی تر لەو لێکۆڵەر و ڕەخنەگرانەی کە ئیشی لەسەر ئەو پەیوەندیە کردووە بە تایبەت پەیوەندی سەردەمە تاریکەکان بە سینەما و بە هونەرەوە جۆن بێرجەرە. جۆن بێرجەر ڕەخنەگرێکی بەریتانیە و ئەو پێی وایە کە داهێنان و سەرهەڵدانی سینەما پەیوەندیەکی ڕاستەوخۆی بە ئەزموونی تاراوگەبوونەوەیە پەیوەندی بە ئەزموونی منفاوەیە پەیوەندی بە ئەو هەیە کە لە سەدەی بیستەمدا ئەو پێی وایە کە سەدەی بیستەم سەدەی سینەمایە و هاوکات سەدەی گواستنەوە سەدەی کۆچکردن سەدەی جەنگ سەدەی هەڵکەندان سەدەی پەنابەربوون و ئاوارەبوونە و بۆیە لەو سەردەمەشدا کە ئەم ڕووداوانە تێیدا ڕووداوە سەردەمێکی دەتوانین بڵێن سەردەمی جەنگ و جێنۆساید سەردەمێکی تاریکە
بەڵام ئەو پێی وایە کە سینەما بەرهەمی ئەو سەردەمەوە گزارش لەو سەردەمە دەکات. ئەو پێی وایە کە تاراوگە لەگەڵ سینەما دوانن و ئەم دوانە لە گفتوگۆیەکی ناوەکیدان لەبارەی ئامادە بوو نائامادە غایب یان لێرە بوو لێرە نەبوو و ئەو پێی وایە کە فیلمکردنی هەر شتێک لە ئێستادا هەڵگرتن و پاراستنیەتی بۆ داهاتوو. بۆیە لێرەوە دەتوانین لە قسەکانی جۆن بێرجەرەوە بەو ئەنجامە بگەین کە فیلم سینەما خۆی بەرهەمی سەردەمە تاریکەکانەوە پەیوەندێکی ڕاستەوخۆی بە سەدەی بیستەوە هەیە و بۆیە دەتوانێت گزارشتی لێ بکات، دەتوانێت تعبیری لێ بکات و پیشانی بدات. هەروە ئێمە فۆتۆگرافەرێکی ئەمریکیمان هەیە لە سەدەی 19 بە ناوی ماسیۆ برادی. ئەو دەبێژێ کە کامێرا چاوی مێژووە، واتە کامێرا مێژوو بۆ ئێمە تۆمار دەکات و ئەو ڕیالیتەی کە هەیە ئەو واقعەی کە هەیە دەیگوازێتەوە. بۆیە لێرەوە کامێرا خاوەن جۆرێک لە دەسەڵاتە و لە ڕێگەی کامێرەوە لە ڕێگەی فیلمکردنەوە ئێمە مێژوو لە ئێستادا هەنووکەی دەکەینەوە. کەواتە لە هەموو ئەم تێڕوانینانەوە دەتوانین بەو ئەنجامە بگەین کە فیلم و سینەما دەتوانێت مێژووی سەردەمە تاریکەکان، سەردەمی جەنگ و جێنۆساید و ئاوارەبوون تۆمار بکات، دۆکۆمنتی بکات، ئەرشیفی بکات و لەلایەکی دیکەوە ئەو ڕیالیتی ئەو سەردەمە ئەو واقعەی ئەو سەردەمە هەیە بۆ ئێمەی بگوازێتەوە. بۆ نمونە لە دوای دووەم جەنگی جیهانی کاتێک کە هاوپەیمانان ئەڵمانیا و وڵاتانی دیکە کە لەلایەن نازیەکانەوە داگیر کرا بوو ئازاد دەکەن، بە تایبەتی ئەو کامپانەی کە جووەکان تێیدا دەستگیر کرابوون و لە کامپەکانی مەرگدا بوون، ئەوان ئەو ژیانەی کە لە ناو کامپدا بووە، ئەو شتانەی کە لەوێدا ماوەتەوە لە ڕێگەی کامێراوە، لە ڕێگەی فیلمکردنەوە، لە ڕێگەی فۆتۆگرافیەوە ئەمە تۆمار دەکەن، ئەرشیف دەکەن و دواتر ئەمە وەکو بەڵگە وەک دۆکۆمنت لە دادگاییەکاندا دژی سەرانی نازی بەکاردەهێن. کەواتە ئێمە دەتوانین بڵێن کە فیلم و سینەما دەتوانێت ڕووداوی جێنۆساید بۆ ئێمە جارێکی تر هەنووکەی بکاتەوە، ئێستایی بکاتەوە لە ڕێگەی فیلم و سینەماوە ئێمە لەسەر شاشە جارێکی تر ئەزمموی ئەو ڕووداوە ئەو تراژیدیایە بکەین. ئێمە بۆ پیشاندانی هەر ڕووداوێک لە ناو فیلمدا لەسەر شاشە لە سینەمادا دوو لایەنمان هەیە. لایەنێک ئەوەیە پیشاندانی ڕوودا وەک ئەوەی کە ڕووی داوە، واتە بە شێوەیەکی ڕیالیستیکانە واقعیانە ڕووداوەکە وەک خۆی پیشان بدرێت. بەڵام لەلایەکی دیکەوە ئەوەشمانەیە ڕوودا وەک ئەوەی دەجێڕدرێتەوە، واتە مەرج نییە ڕووداوەکە وەک خۆی بە شێوەیەکی ڕیالیستیکانە پیشان بدرێت، بەڵکو هونەرمەند دەرهێنەر دەتوانێت بە شێوەیەکی دیکە ڕووداوەکە بجێڕێتەوە. واتە لێرەوەیە ئێمە تیۆری پیشاندانی ڕووداومان هەیە. بۆ نمونەیەکێک لەو پۆلێنکردانیان لەو تیۆریانە تیۆرەکەی بارتۆڤە کە ئەو باس لە 4 جۆر پیشاندان یان 4 جۆر جێڕانەوە دەکات لە ناو فیلمدا کە ئەویش دۆکۆمنتەری یان بەڵگە فیلم ئەوە هەروە فیکشن لەگەڵ یادەوەری لەگەڵ سەر لە نوێ دروستکردنەوەی چیرۆکەکە یان ڕووداوەکە. لەلایەکی دیکەوە ئێمە
بۆ جێڕانەوەی ڕووداوێک ئێمە پێویستمان بە زەمەنە کاتمان هەیە و سەردەمی جێڕانەوەی ڕووداوەکە ئێوە ڕووداوێکمان هەیە تراژدیەکمان هەیە بەڵام چۆن ئەم ڕووداوە ئەم تراژیدیایە دەجێڕینەوە ئایا لە سەردەمی پێش ڕووداوەکەەوە دەست پێ دەکەین یان لە سەردەمی ڕووداوەکە خۆی دەست پێ دەکەین یان لە سەردەمی دوای ڕووداوەکە واتە ئێمە سێ جۆر جێڕانەوەمان هەیە یان سەردەمی پێش ڕووداوەکە یان سەردەمی ڕووداوەکە یان دوای ڕووداوەکەوە دەشێش تێکەڵی ئەم زەمەنە هەبێت لە هەمان کاتەواتە دەکرێت فیلمێک ڕووداوێک بژێڕێتەوە لە پێش ڕووداوەکەەوە دەست پێ بکات لەگەڵ سەردەمی ڕوودانی ڕووداوەکە و دوای سەردەمی دوای ڕووداوە یان زۆر جار ئێمە بۆ نمونەگەر نمونەی جێنۆساید بێنینەوە ئایا ئێمە ڕووداوەکە لە سەردەمی چنەوەیەکەوە دەجێڕینەوە یان لە زاری چنەوەیەکەوە دەجێڕینەوە نەوەی یەکەم ئەوەی کە خۆی ڕاستەوخۆ ئەزمموی جێنۆسایدەکەی کردووە یان نەوەی دووە مستەیەم خۆیان ڕاستەوخۆ ئەزمموی ڕووداوەکانیان نەکردووە بەڵکو لە ڕێگەی نەوەی یەکەمەوە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بوونە بە بەشێک لە ڕووداوەکە و هەڵگری یادەوەری ڕووداوەکەن لە ڕێگەی نەوەی یەکەمەوە ئەمە بە شێوەیەکی گشتی لایەنە تیۆریان فەلسەفی پەیوەندی نێوان سینەما و جێنۆساید بوو لێرەوە دەتوانین بڵێن کە سینەما و فیلم هەوڵی داوەوە توانیوێتی ڕووداوی جێنۆساید تراژیدیای جێنۆساید یان سەردەمە تاریکەکان بخاتە سەر شاشەوە پیشانی بدات لێرەوە دەمەوێت بڕۆمە سەر بەشی دووەمی سەمینارەکەم کە پەیوەندی بە ئەنفال و فیلمی کوردیەوە هەیە یان فیلمی کوردی و پەیوەندی بە و جێنۆسایدانەی کە بەسەر کورددا هاتووە دەوێت ئەگەر بپرسی ئایا فیلمی کوردی چۆن گزارشتی لە ئەنفال کردووە یان ئایا فیلمی کوردی توانیوێتی گزارش لە ئەنفال بکە و ئەگەر توانیوێتی کوردیەتی چۆن کردوێتی یان ئایا فیلمی کوردی دەتوانێت چ شتێک لەبارەی ئەنفالەوە بە ئێمە بڵێ ئایا فیلمی کوردی توانیوێتی یادەوەریەکی کۆیەکی یادەوەریەکی نیشتیمانی لەبارەی ئەنفال بۆ ئێمە دروست بکات بۆ کۆمەڵگەی کوردی دروست بکات بۆ هەموو تاکێکی کوردی دروست بکات لە درێژەی قسەکان دەمەوێت و لە ڕگەی ئەو فیلمانەی کە قسەی لەبارەوە دەکەم دەمەوێت وەڵامی ئەو پرسیارانەش بدەمەوە بەڵام سەرەتا دەمە باس لەوە بکەم کە ئایا چۆن ئیش لەسەر سینەماکارانی کورد یان فیلمسازانی کورد دەرهێنەرە کوردەکان چۆن ئیشیان لەسەر ئەنفال کردووە و دەمەوێت ئەوە پۆلێن بکەم بەڵام بەر لەوەی ئەو پۆلێنکردنەی کە خۆم کردومە باسی ئەوە بکەم پۆلێنکردنێکی تر هەیە دکتۆر ئیدس زانتۆ کردوویەتی ساڵی 2018 توێژینەوەیەکی نووسیوە لەبارەی پیشاندانی هەڵەبجە لەسەر شاشە و خوێندنەوەی سیاسەتی کوردی لە ڕێگەی ئەو فیلمانەی کە لەبارەی ئەنفالەوە دروستکراون دکتۆر ئیدس مامۆستای ماوەیەک مامۆستای زانکۆی ئەمریکی بووە لە سلێمانی و ئەم توێژینەوەی ساڵی 2018 بڵاو کردوتەوە ئەو پۆلێنکردنێکی کردووە بۆ ئەو فیلمانەی کە لەبارەی ئەنفالەوە دروستکراون بەڵام پۆلێنکردنەکەی ئەو پۆلێنکردنێکی مێژوویە
و پۆڵێنکردنێکی کڕۆنۆلۆژی و مێژووییەوە دابەشی کردووە بەسەر 3 قۆناغدا، 3 قۆناغ کە فیلم لەبارەی ئەنفال و هەڵەبجەوە دروست کراون. قۆناغی یەکەم ئەو بە قۆناغی یەکەم بە دوای شەڕی ناوخۆ 1997 بۆ 2009 ئەمەی بە قۆناغی یەکەم دەست نیشان کردووە و لەوێدا فیلمی ژیان کە جان و ڕۆژبەیانی دەرهێنانی بۆ کردووە ساڵی 2001. ئەم فیلمەی وەکو نمونەی ئەم قۆناغە وەرگرتووە. و قۆناغی دووەم لە ڕوانگەی ئەوەوە ساڵی 2009 بۆ 2014 ئەو قۆناغەی ناوە قۆناغی زێڕین. هۆکاری ناونانەکەی ئەوەیە کە لەو قۆناغەدا حکومەتی هەرێم وەزارەتی ڕۆشنبیری سپۆنسەری و پشگیری دارایی هەندێک لەو فیلمانەی کردووە کە لەبارەی ئەنفالەوە دروست کراون و لەوێدا دوو فیلمی بە نمونە هێناوەتەوە. فیلمی هەڵەبجە منداڵە ونبووەکان کە فیلمێکی دۆکۆمنتەریە بەڵگە فیلمە ئەکرەم هیدۆ دەرهێنانی بۆ کردووە ساڵی 2011 بڵاوبۆتەوە. فیلمی دووەم فیلمی هێلانە سوتاوەکانە، ئەویش ساڵی 2012 بڵاوبۆتەوە و شەهرام مەسلەخی دەرهێنانی بۆ کردووە. ئەم دوو فیلمە هەردووکیان بە چیرۆکی زمناکۆوە خەریکن. زمناکۆ یەکێک لە منداڵە ونبووەکانی هەڵەبجە بوو کە دواتر لە ئێران دۆزرایە و ناسنامەکەی ئاشکرا بووە بە خێزانەکەی ئاشنا بۆ لە هەڵەبجە. ئەم دوو فیلمە لەبارەی ئەوەن و دکتۆر زانتۆ ئەمەی ئەم سەردەمە کەم دوو فیلمەی وەکو نمونە هێناوەتەوە بە سەردەمی زێڕینی دیاری کردووە. قۆناغی سێم کە ئەو باسی دەکات لە کاتی هاتنی داعش و دروستبوونی قەیرانی داراییە لە هەرێمی کوردستان لە ساڵی 2015 بۆ 2017 دیاری کردووە. و لەوێدا دوو فیلمی بە نمونە هێناوەتەوە. فیلمی بیرەوەریەکانی سەربەردی شەوکەت ئەمین کە 2014 بەرهەمهاتووە و فیلمی 16 کە دەرهێنانی دانی دارینە و 2017 بەرهەم هاتووە ئەو فیلمە. ئەمە پۆڵێنکردنەکەی ئەوە قۆناغبەندیەکەی ئەوە بۆ فیلمانێک کە لەبارەی ئەنفالەوە دروستکراون و تەنیا ئەو 5 فیلمەی بە نمونە هێناوەتەوە. بە من دەمەوێت جۆرێکی تر ئەو فیلمانەی کە لەبارەی ئەنفالەوەیە بە جۆرێکی تر پۆڵێن بکەم. ئێمە دەزانین جگە لە سینەماکاران و فیلم سازانی کورد هەندێک لە فیلم سازانیان دەرهێنەرانی پیانیش چەند فیلمێکیان لەبارەی ئەنفال و هەڵەبجە دروست کردووە و من دەمەوێ بە 3 شێواز ئەو پۆڵێنبەندیە بکەم. یەکەمیان تۆمارکردنی ڤیدیۆی چیرۆکی دەربازبوانی ئەنفال. ئەمە بە دوو شێواز کراوەیان دووە. بۆ نمونە گۆڤاری ئەنفالستان کە کاکۆمەر خۆی یەکێک بووە لە هەم سەرنووسەری گۆڤارەکەەوە هەم یەکێک بووە لەو کەسانەی کە ئەم ڤیدیۆیانیان تۆمار کردووە چوونە بۆ لای دەربازبوانی ئەنفال و کەسوکاری ئەنفالکراوان و چاوپێکەوتنیان لەگەڵ کردوون و بە شێوەی ڤیدیۆی تۆمار کراون و بەشێک لەم ڤیدیۆیانە لەسەر وێبسایتی ئەنفالستانیش هەن. و هەروەها نمونەیەکی تر لەمە بەرنامەی یادەوەری کوردستان هەیە KMP. ئەوانیش ڤیدیۆی چیرۆکی دەربازبوانی ئەنفالیان تۆمار کردووە و ئەوانیش وێبسایتێکیان هەیە و لەوێدا ئەم ڤیدیۆیانە دانراوە. ئەوان نزیکەی 400 ڤیدیۆیان دروست کردووە چاپێکەوتنیان کردووە لەگەڵ دەربازبوانی وەکە سوکاری ئەنفالکراون و ئەنفالکراوان و هەروە چیمیا بارانیش. من ئەمە
بە جۆرێک ئیشکردن یان جۆرێک پۆلێنکردن دادنێم کە ئیش لەبارەی ئەنفالەوە کراوە. جۆری دووەم یان پۆلۆنی دووەم دەمەوێت باس لەوە بکەم کە فیلمی دۆکومنتریان بەڵگە فیلم لەگەڵ ئەو پرۆگرام و ریپۆرتاژانەی کە بۆ تەلەڤیزۆن دروست کراون. یعنی زۆربەی تەلەڤیزۆنە کوردیەکان بەتایبەت ساڵانە لە یادی ئەنفال و هەڵەبجەدا هەوڵیان داوە ریپۆرتاژ یان پرۆگرام یان بەڵگە فیلم دروست بکەن لەبارەی ئەنفال و لەبارەی هەڵەبجە. و هەندێک لە تەلەڤیزۆنە بیانیەکانیش بۆ نمونە ئەلجەزیرە، BBC و هەندێک لە تەلەڤیزۆنەکانی دیکەش ریپۆرتاژ یان دۆکۆمنتەریان دروست کردووە لەبارەی ئەنفال و هەڵەبجە. پۆلێنی سێیەم یان جۆری سێیەم ئەوەیە کە ئەو فیلمانەی کە فیکشنن یان فیلمی درێژن و لەبارەی ئەنفال و هەڵەبجە دروست کراون. بۆیە پۆلێنکردنەکەی من زیاتر پۆلێنکردنێکی جۆریە نەک پۆلێنکردنێکی مێژووی بێت. و کۆمەڵێک فیلم لەبارەی ئەنفالەوە دروست کراوە. من لێرەدا باسی هەمویان ناکەم، وەک کاکۆمەریش ئاماژەی پێدا تەنیا قسە لەبارەی چوار لە فیلمەکان دەکەم، بەڵام دەکرێت ناوی هەندێک لەو فیلمانە بێنین. بۆ نمونە فیلمی ئاگا کە ئەنیمەیشنێکە بێهنام بابەزادە دەریهێناوە، یان فیلمی سرتە لەگەڵ با شارام عەلیدی، یان هەندێک لە فیلم سازانی بێگانە فیلمیان لەبارەی ئەنفالەوە یان هەڵەبجەوە دەرهێناوە. وەکو مارک کۆزن فیلمی فێرست موڤی ساڵی 2008 بەرهەم هاتووە و بەڵگە فیلمە. دانیس تانۆڤیچ ساڵی 2009 فیلمی تریاژی دروست کردووە دەرهێناوە. و هەروەها سەمیرە ماخمەلەف فیلمی تەختەڕەشی دروست کردووە. و هەندێکی دیکە لە فیلم سازانی کورد فیلمیان لەبارەی ئەنفال دروست کردووە. بۆ نمونە مانۆ خەلیل کە دەرهێنەر و فیلمسازێکی کوردی ڕۆژاوا لە سویس ڕادەژی، ئەویش بەڵگە فیلمێکی دروست کردووە لەبارەی ئەنفال بە ناوی ئەنفال بە ناوی خوا و بەعس و سەدام. بەڵام وەک وتم من تەنیا باس لەو چوار فیلمە دەکەم، هەڵم بژاردووە کە قسەیان لەبارەوە بکەین. فیلمی بیرەوەریەکانی سەربەرد و فیلمی 1001 و هەروەها فیلمی بەکرێگیراوی سپی لەگەڵ وێنەوەنبووەکانی ئەنفال. سەرەتا بە فیلمی بیرەوەریەکانی سەربەرد دەست پێ دەکەم. فیلمی بیرەوەریەکانی سەربەرد دەرهێنانی شەوکەت ئەمین کۆرچیە ساڵی 2014 بەرهەم هاتووە و ئەمە فیلمێکی درێژە و فیلمێکی فیکشنە، ئەتە بەڵگە فیلم نییە. ئەم فیلمە فیلمی بیرەوەریەکانی سەربەرد لە ڕاستیدا باس لە ئەنفال دەکا. فیلمە لەناو فیلمدا، واتە لەناو فیلمەکەدا باس لە دروستکردنی فیلمێک دەکا لەبارەی ئەنفال. و ئێمە چەند کارکتەرێکی سەرەکیمانێ بۆ حوسێن و ئالان سەرڕای هەموو ئەو ئاستەنگیانەی کە دێتە بەردەمیان، بەڵام ئەوان سوورن لەسەر ئەوەی کە فیلمێک لەبارەی ئەنفال دروست بکەن. سەرڕای ئەوەی کە کۆمەڵێک ئاستەنگیان هەیە، بۆ نمونە لە ڕووی داراییەوە ئاستەنگیان هەیە، بودجەیەکی کەمیان لە بەردەستایە، لە ڕووی تەکنیکیەوە ئاستەنگیان هەیە کە کامێرا و تەکنیک و ستافی پێویستیان لە بەردەستانیە. هەروە لە ڕووی
جواکی و کۆمەڵایەتیشەوە ڕوبەڕووی ئاستەنگ دەبنەوە بە تایبەت ئەوان بە دوای ئەکتەرێکی کچدا دەگەڕێن کە لە ناو فیلمەکەدا ڕۆڵ بجێڕێت و دوای ئەوەی کە ئەکتێرێکی کچ دەبینەوە بە ناوی سنوور بەڵام ڕوبەڕووی کۆمەڵە کێشە و ئاستەنگی جواکی کۆمەڵایەتی دەبنەوە لەبەر ئەوەی لەلایەن مام و ئامۆزاکەیەوە ڕێگری لە سنوور دەکرێت کە بەشداری وەکو بەشداری ئەو فیلمە بکات و وەکو ئەکتەر ڕۆڵ ببینێت. لەلایەکی دیکەوە ئێمە کێشەی یان ئاستەنگی سیاسیمان هەیە و ئاستەنگی کەسەکی و هەروها ئاستەنگی لە ڕووی ئیداری شۆیان گەندەڵیمان هەیە. بەڵام سەرەڕای هەموو ئەو ئاستەنگانە هێشتا حوسێن کە لەناو فیلمەکەدا ئەو دەرهێنەری فیلمێکە لەبارەی ئەنفال بەڵام هێشتا کۆڵ نادە، هێشتا دەیەوێت کە بەردەوام بێت و ئەو فیلمە دروست بکات. هۆکاری ئەم سووربوونە بەشێکی دەگەڕێتەوە بۆ ئەزمموی منداڵی حوسێن لەبەرەوەی حوسێن کاتێک کە منداڵ بووە باوکی لە سینەمادا کاری کردووە و حوسێن چۆتە سینەماکە. ڕۆژێکیان باوکی لە سینەماکەدا فیلمی ڕێگەی یەڵماز گوینەی نمایش دەکات، پەخش دەکات، بەڵام لە کاتی پەخشکردنی فیلمەکەدا سەربازەکانی بەعەس هێرش دەکەنە سەر سینەماکە و فیلمەکە ڕادەگرن و پێیان وایە کە ئەم فیلمە قەدەغەیە نابێت نمایش بکرێت و توندوتیژی بەرامبەر بە باوکی حوسێن دەکەن و ئازاری دەدەن و فیلمەکە ڕادەگرن. ئەم ئەزمونە وەها لە حوسێن دەکات کە سوور بێ لەسەر دروستکردنی ئەو فیلمە. ئێمە جگە لە حوسێن کارکتەری سنوورمان هەیە لە ناو فیلمەکەدا کە سنوور خۆی یەکێکە لە قوربانیەکانی ئەنفال و ئەو باوکی لە شاڵاوەکانی ئەنفالدا کوژراوە، ئەنفال کراوە، بەڵام ئێستا لەلایەن مامی و لەلایەن ئامۆزاکەی و ڕێگری لێ دەکرێت کە بەشداری ئەو فیلمە بکات. ئێمە لەم فیلمەدا لە فیلمی بیرەوەریەکانی سەربەر جۆرێک لە تانس، جۆرێک لە سینیزم، جۆرێک لە کۆمیک و هەستی گاڵتەکردنیان هیومە لە ناو فیلمەکەدا هەیە و بە تایبەت باس لەو ئاستەنگانە دەکات کە دێتە بەردەم فیلمسازیان دەرهێنەر بۆ دروستکردنی فیلمێک بە تایبەت لەبارەی ئەنفال و لەبارەی جێنۆساید. و هەموو ئەم ئاستەنگانەی کە پێشتر هەن تەنانەت دوای تەواوکردنی فیلمەکەش هێشتا ئەم ئاستەنگانە بەردەوامیان هەیە. بۆی کاتێک کە فیلمەکە تەواو دەبێت وەختی نمایشکردنی دێو ئەوان هەموو بەڕێوبەر و بەرپرسانی ئیداری ناوچەکە بانکهێش دەکەن بۆ ڕۆژی نمایشکردنی فیلمەکە و ئەوان زیندانێکی سەردەمی بەعسیان لە نزیک دهۆک هەڵبژاردووە بۆ نمایشکردنی فیلمەکە. بەڵام کاتێک کە پەخشکردن و نمایشکردنی فیلمەکە دەست پێ دەکات هەرزوو لەوێدا کارەبا دەبڕێت و دواتر تا مۆلیدە هەڵدەکەن و بە دەنگە دەنگی مۆلیدە و دەست بە پەخشکردنەوەی فیلمەکە دەکەن باراندا دەکات لەبەرەوەی لە حەوشەوە لە شوێنێکی کراوە فیلمەکە نمایش دەکرێت و باران دەست پێ دەکات بۆیە زۆری بینەرەکان ئەوێ جێدەهێڵن فیلمەکە جێدەهێڵن. لێرەوە ئەم فیلمە چیمان پێ دەڵێ لەبارەی
ئەنفال لە ڕاستیدا ئەم فیلمە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە هیچ شێوەیەک بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەنفال و ڕووداوی ئەنفال بۆ ئێمە ناگێڕێتەوە، بەڵکو سەردەمەکە سەردەمی دوای ئەنفالە و باس لەو ئاستەنگی و لەو کێشانە دەکات کە دێتە بەردەم فیلمساز بۆ دروستکردنی فیلمێک لەبارەی جێنۆساید و لەبارەی ئەنفال. لەلایەکەوە ئەوەشمان بۆ دەردەخات کە حکومەتی هەرێم ئەو سیاسەتی حکومەتی هەرێم بەرامبەر بە ئەنفال، بەرامبەر بە جێنۆساید، بەرامبەر بە سینەما و بە هونەر بەگشتی چۆنە و تەنانەت لە ڕێگەی چیرۆکی باوکی حوسێنەوە کە سینەمای هەبووە لەلایەن ڕژێمی بەحسەوە سینەماکە و نمایشکردنی فیلمەکە قەدەغە دەکرێت. ئەوەمان نیشان دەدات کە لەم وڵاتەدا لە عێراقدا سینەما لە چ دۆخێکدا بووە و چۆن بەردەوام ئاستەنگ بۆ هونەر بۆ سینەما دروست کراوە و تەنانەت دوای ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن، دوای ئازادبوونی کوردستان هێشتا ئەم ئاستەنگانەی لەبەردەم سینەما هەن، لەبەردەم فیلمسازاندا هەن، هێشتا هەر هەن و بەهۆی گەندەڵیەوە نەتوانراوە کۆمەکی دارایی بکرێت بۆ فیلمسازان بۆ دروستکردنی فیلم لەبارەی ئەنفالەوە و هەر لەوێدا ئێمە کە لە هەر لەم فیلمەدا کارکتەرێکی دیکەمان هەیە کە کارکتەرێکی گۆرانی بێژە و هاوکات بازرگانە و خەریکی سەرمایە گوزاری و دروستکردنی شوقە و ڤێلایە. کەواتە لێرەوە ئەوەمان بۆ دەردەکەوێت بە شێوەیەکی تەنز ئامێزانە ئەوەمان بۆ دەخاتە ڕوو کە دروستکردنی فیلم لەبارەی ئەنفال لە سیاسەتی حکومەتی هەرێمدا چۆنە و بەگشتی دۆخی دروستکردنی فیلم و دۆخی فیلمسازان و ئەو ئاستەنگە سیاسی کۆمەڵایەتی ئابووریانەی کە لەبەردەم فیلمساز و دەرهێنەر و سینەماکارانی ئێمە بۆمان دەردەخات. یەکێکی تر لەو فیلمانەی کە دەمەوێت قسەی لەبارەوە بکەم فیلمی 1901 تەهای کەریمیە. فیلمی 1901 بەڵگە فیلمە ساڵی 2013 بەرهەم هاتووە و ئەم فیلمە لەسەر دوو هێڵ ئیش دەکات یان لەسەر دوو چیرۆک ئیش دەکات. لەلایەکەوە چیرۆکی یان ڕووداوی ئەنفال دەگێڕێتەوە لەسەر زاری 5 دەربازبووی گۆڕی بە کۆمەڵ و بە تایبەت فەرەج کە لەوێدا ڕۆڵی گرنگ و ڕۆڵی سەرەکی دەگێڕێت و لەسەر ئەم هێڵە تەهای کەریمی دەوێت پێمان بڵێ کە ئەنفال چی بوو و چۆن ڕوویدا و لە زاری هەندێک لە کەسوکاری ئەنفال کراوان و لە زاری ئەم 5 دەربازبووی گۆڕی بە کۆمەڵ کە خۆیان ڕاستەوخۆ ئەزمموی ئەنفالیان کردووە، ڕووداوی ئەنفال، تراژیدیای ئەنفال بۆ ئێمە دەگێڕێتەوە و لەلایەکی ترەوە هەندێک لە قوربانیانیان کەسوکاری ئەنفال کراوان ئەوانیش باسی ئەزمون و چیرۆکی خۆیان دەکەن و لێرەوە کاریگەری ئەنفالمان بۆ دەگێڕێتەوە بۆ باس دەکات لەسەر قوربانیان و کەسوکاریان. کەواتە لەسەر ئەم هێڵەدا تەهای کەریمی دەیەوێت بە ئێمە بڵێ ئەنفال چی بوو، چۆن ڕوویدا و چ کاریگەریەکی هەبووە لەسەر قوربانیەکان و لەسەر کەس و کاریان و لەسەر
کۆمەڵگەی کوردی. بەڵام لەلایەکی دیکەوە تەهای کەریمی لە پاڵ ئەم چیرۆکە ئیش لەسەر چیرۆکێکی دیکە دەکا، هاوتەریب ئیش لەسەر چیرۆکێکی دیکە دەکا، ئەویش مێخەک ڕێژکردنی سێوە لەلایەن بنەماڵەی قوربانیان و دەربازبوانی ئەنفال. و لە کۆتاییدا ئەم سێوە مێخەک ڕێژکراوانە بە ئاودا دەدرێن و لە ڕێگەی ئاوەوە دەنێردرێن بۆ بەغدا، بۆ ئەو شوێنەی کە بڕیاری ئەنفالی تێدا دەدرێت. تەهای کەریمی لەم فیلمەدا لەسەر ئەم دوو هێڵە، لەسەر ئەم هاوتەریب، لەسەر ئەم دوو چیرۆکەیان ئەم دوو هێڵە ئیش دەکات. بەڵام لێرە بۆ من پرسیاری گرنگ ئەوەیە، ئایا تەهای کەریمی بۆچی تەنیا ڕووداوی ئەنفال ناگێڕێتەوە، بۆچی دێ سێوی مێخەک ڕێژ دەهێنێتە ناو فیلمەکەەوە، و بۆچی ئەمە چ پەیوەندێکی بە ئەنفالەوەیە، و بۆچی ئەم سێوە مێخەک ڕێژکراوانە دەنێردرێن بۆ بەغدا. و پرسیارێکی دیکەوە بۆچی لە ڕێگەی ئاوە. لێرە ئێمە دوو شوێنمان هەیە، بەغدا لەگەڵ کوردستان. بەغدا ئەو شوێنەیە کە بڕیاری ئەنفال تێیدا دەدرێت، و ئەو شوێنەیە کە سێو بۆ ئێمە دەنێردرێت بۆ کوردستان، بەڵام سێوی ژەهراوی، چیمیاباران، سێوی ئەنفال، سێوی چیمیاباران، سێوی ژەهراوی، سێوی مەرگ، سێوی ڕق و کینە، و سێوی شەڕ، سێوی لە ناوبردن. بەڵام تەهای کەریمی دەیەوێت ئەمە پێچەوانە بکاتەوە. ئەو جارە ئەو لە کوردستانەوە سێو دەنێرێ بۆ بەغدا، بەڵام سێوی مێخەک ڕێژ، سێوی ژیان، سێوی خۆشەویستی، سێوی ئاشتی، سێوی لێبوردەیی، سێوی پێکەوە ژیان. و بۆچی بە ئاو دادەینێرێ؟ لەبەرەوەی ئاو سەرچاوەی ژیانە، و ئاو سەرچاوەی ئاوەدانیە. وەک لە کوردیدا، لە کوردەواریدا دەوترێ ئاو ئاوەدانی، واتە لەکوێدا ئاو هەبێ لەوێدا ئاوەدانی هەیە. و لە مێژووی کورددا، لە کولتوری کورددا، ئاو بۆ کورد جۆرێک لە پیرۆزی هەبووە، لەبەرەوەی وەکو سەرچاوەی ژیان بینراوە، و بەردەوام بە درێژایی مێژووی خۆی کورد بەردەوام نزیک بۆتەوە لە سەرچاوەی ئاوی شیرین و لە ئاوە سازگارەکان، بۆیە زیاتر لە دەم چۆم و ڕووبارەکان ئاوایی و ئاوەدانی و شار و شارستانیەتی خۆی بنیاد ناوە. و ئەم وڵاتە میسۆپۆتامیا بە وڵاتی دوو ڕووبار ناسراوە، کەواتە ئاو ڕووبار پەیوەندیەکی توندی و پەیوەندێکی توند و پتەوی هەیە بە مێژوو کولتور و جوگرافیا و ڕابردوو و ناسنامەی ئێمەوە لەسەر ئەم خاکە، لەسەر خاکی وڵاتی دوو ڕووبار، لەسەر خاکی میسۆپۆتامیا. بۆیە تەهای کەریمی لە ڕێگەی ئاوەوە، نەک لە ڕێگەی پۆستەوە یان لە هەر ڕێگەیەکی دیکەیان لە ڕێگەی وشکانیەوە سێوە کامرێن، بەڵکو لە ڕێگەی ئاوە دەینێرێت. کەواتە تەهای کەریمی لە ڕێگەی ئەوەوە دەیەوێت بڵێت بۆ ئەمە پەیامێکە بۆ هەم کاربەدەستانی بەغدا، بۆ دەوڵەتی عێراق، و بۆ نەتەوەی عەرەب، کە ڕاستە ئێمەتان جێنۆساید کردووە، ئێمەتان چیمیاباران، ئەنفال، ژەهرباران، ئێوە سێوی ژەهراویتان بۆ ئێمە ناردووە، بەڵام ئێمە لە بەرامبەر ئەوەدا
سێوی ژیان، سێوی خۆشەویستی و پێکەوە ژیان و ئاشتی و لێبوردەیی بۆ ئێوە دەنێرین. ئەمە واتای ئەوە نییە کە ئێمە ئەو ڕووداوانەمان بیر دەچێتەوە، واتە ئێمە ئەنفال و هەڵەبجە و چیمیاباران و جێنەسایدەکانی کوردمان بیر ناچێتەوە، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە لێبوردەین، ئێمە ئاشتی خوازین و ئەو پەیامەمان هەیە، پەیامی پێکەوە ژیان. ئێمە پەیامی خۆشەویستی و پەیامی ئاشتی و پێکەوە ژیانمان هەیە. بۆیە تەهای کەریمی هاوکات هەم لەلایەکەوە چیرۆکی ئەنفال دەجێڕێتەوە، ئەزمموی ئەنفال، تراژیدیای ئەنفال دەجێڕێتەوە لەسەر زاری دەربازبوانی گۆڕە بە کۆمەڵەکان، و لەلایەکی تریشەوە لە ڕێگەی سێوەی مێخەک ڕێژەکەەوە دەوێت ئەم پەیامە لێ بنێرێت. کەواتە لەلایەکەوە کە دەڵێم ئێمە بیرمان ناچێتەوە، لە فیلمەکەدا ئەوە هەیە، هەم بیر نەچوونەوە یادکردنەوە هەیە لە ڕێگەی جێڕانەوەی چیرۆکی ئەنفال کراوان، هەم لەلایەکی دیکەوە ئەم لێبوردەیی و ئاشتی خوازیە هەیە لە ڕێگەی سێوی مێخەک ڕێژەوە. بە بڕای من تەهای کەریمی لەم بەڵگە فیلمەدا لە گەیاندنی ئەم پەیامە سەرکەوتوو بووە و هیوادارم ئەم پەیامە گەیشت بێت بە دەسەڵاتدارانی بەغدا، بە دەوڵەتی عێراق و بە نەتەوەی عەرەب. لێرەوە دێمە سەر فیلمی سێەم، بەکرێگیراوی سپی. ئەویش هەر لەلایەن تەهای کەریمیەوە دەرهێنانی بۆ کراوە، ئەویش بە هەمان شێوە بەڵگە فیلمە. ئەم فیلمەیان جیاواز لە فیلمی 1970 و لە گۆشەیەکی دیکەوە باس لە ئەنفال دەکات. ئەم فیلمی بەکرێگیراوی سپی بە شێوەیەکی ڕاستەوخۆ ڕووداوی ئەنفال ناجێڕێتەوە، تراژیدیای ئەنفال ناجێڕێتەوە، بەڵکو لە ڕێگەی چیرۆکی یەکێک لە مستەشارەکانەوە دەیەوێ ئەم چیرۆکە بجێڕێتەوە، ئەنفال بجێڕێتەوە. بۆی ئەم فیلمیان بەکرێگیراوی سپی جێڕانەوەی چیرۆکی پیاوێکە بە ناوی سەعید جاف کە لە سەردەمی ڕژێمی بەعەزدا مستەشار بووە و فەرماندەی یەکێک لە لەشکرەکان بووە، ئەو لەشکرانەی ئەو فەوجانەی کە لەلایەن ڕژێمی بەعسەوە بۆ کوردەکان، بۆ مستەشارە کوردەکان دروست کراوە بۆ دژایەتیکردنی پێشمەرگە و شەڕکردنی پێشمەرگە دروست کراوە. سەعید جاف دەیەوێت ئەوە بە ئێمە بڵێت کە ئەو ژیانی هەزاران کەسی لە کاتی ئەنفالدا ڕزگار کردووە و لەم ڕێگەیەوە دەیەوێت ئەوە بە ئێمە بڵێ، ئەو بسەلمێنێت کە ئەو کەسێکی بێتاوانە. و ئەم فیلمەی تەهای کەریمی فیلمی لیستەکەی شینلەر کە فیلمێکە لەبارەی هۆلۆکۆستەوە دەرهاتووە ساڵی 1993، ستیڤن سپیلبێرگ دەریهێناوە و باس لە چیرۆکی ئۆسکار شینلەر دەکات کە ئەویش لە کاتی هۆلۆکۆستدا چەندین جووی ڕزگار کردووە. و ئەم فیلمەی تەهای کەریمی بەکرێگیراوی سپی ئەو فیلمە بیری من دەهێنێتەوە، یان دەکرێ بڵێن جۆرێک لە هاوشێوەیی هەیە لە نێوان ئەو دوو فیلمەدا، بەڵام بێگومان
لە دوو کۆنتێکستی زۆر جیاواز بە دوو مێتۆدی زۆر جیاواز ئیشیان لەسەر کراوە و تاهای کەریمی بە شێوەیەکی زۆر جیاواز ئیشی لەسەر کردووە. ئەو فیلمەی تاهای کەریمی بەکرێگیراوی سپی بۆ من هەر لە ناونیشانەکەیەوە دەمانخاتە بەردەم دێلیمایەک. ئایا چۆن دەکرێت بەکرێگیراوێک سپی بێت، بێتاوان بێت؟ چۆن دەکرێت کەسێک هاوکاری دوژمنی کردبێت، مستەشار بێت، خیانەت لەگەلەکەی بکات و لەلایەکی تریشەوە سپی بێت، پاک بێگەرد بێ، بێتاوان بێت؟ چۆن دەکرێت ئەم دوانە بەیەکەوە بگونجێت؟ چۆن دەکرێت لە هەمان کاتدا کەسێک بەکرێگیراو بێت و بێتاوانیش بێت؟ یعنی ئەم فیلمەی تاهای کەریمی هەر لە ناونیشانەکەیەوە ئێمە دەخاتە بەردەم ئەم کێشە فەلسەفیە، بەردەم ئەم دێلێمایە، ئەم دێلیما مۆڕالیە. ئایا چۆن دەکرێت کەسێک بەکرێگیراو بێت، هاریکاری دوژمن بێت، هاوکاری دوژمن بێت و بێتاوانیش بێت، سپی بێت، پاک و بێگەرد بێت؟ لە درێژەی ئیشکردنەکەیدا تاهای کەریمی ئەم دێلیمایە دەیەوێت لە ڕێگەی جێڕانەوەی چیرۆکەکەی سەعید جاف و بەشداری پێکردنی ئەو کەسانەی کە گوایە سەعید جاف لە کاتی ئەنفالدا ڕزگاری کردوون، دەیەوێت لە ڕێگەی ئەمەوە ئەو دێلیمایە بۆ ئێمە یەکاڵا بکاتەوە. لێرەوە دێمە سەر ئەوەی چۆن ئەو فیلمە چیرۆکەکە دەجێڕێتەوە. ئێمە لە جێڕانەوەی چیرۆکدا دوو لایەنمان هەیە کە گرنگن. لایەنێکمان هەیە ڕوانگەیە، پێرسپێکتیڤە، واتە چیرۆکەکە لە ڕوانگەی چێوە دەجێڕدرێتەوە، چێ چیرۆکەکە دەجێڕێتەوە. دووەمیان خاوەندارێتیان ئۆنەرشیپ، واتە چێ خاوەنی چیرۆکەکەیە، چێ خاوەندارێتی چیرۆکەکە دەکات. ئەگەر سەیری ئەو فیلمی بەکرێگیراوی سپی بکەین لەم دوو لایەنەوە، سیر دەکەین لە ڕووی پێرسپێکتیڤەوە، ڕوانگەوە، هەروەک لە ناونیشانەکەیەوە دەردەکەوێت فیلمەکە چیرۆکی بەکرێگیراوەکە بۆ ئێمە دەجێڕێتەوە. واتە بەکرێگیراوەکە کارەکتەری سەرەکیە و ئەو لە ڕوانگەی ئەو چیرۆکەکە دەجێڕێتەوە و ئەو لە درێژەی فیلمەکەدا لە گەڕانەکانیدا بە دوای ئەوەدا دەگەڕێت کە پاکی خۆی یان وەک ناونیشانی فیلمەکە دەڵێت سپیەتی خۆی، بێگەردی خۆی و بێتاوانی خۆی پیشان بدات و بۆ مەبەستەش دەچێتە لای ئەو کەسانەی کە یان ئەو قوربانیانەی کە ئەو ڕزگاری کردوون، کە ئەو دەربازی کردوون لە کاتی ئەنفالدا. کەواتە لەوێدا لەم فیلمەدا بەکرێگیراوەکە ڕۆڵی کارایە، چالاکە و ئەو بکەرە، ئەو لە ڕوانگەی ئەو چیرۆکەکە دەجێڕدرێتەوە. بەڵام دەرباز بووەکان ناکاران، پاسیڤن و ڕۆڵەکەیان سەلماندن و ڕاستاندن یان ڕەوایەتیدان و سلمانی ئەوەیە کە بەکرێگیراوەکە بێتاوان. کاتە ئێمە لەلایەکەوە بەکرێگیراومان هەیە کە کارایە، پاڵەوانە، ڕزگارکەرە و ئەو بکەرە. لەلایەکی دیکەوە دەرباز بووەکان یان ڕزگار بووەکانمان هەیە کە ئەوان ڕزگار کراون، واتە ئەوان بەرکارن، ئەوان پاسیڤن و ئەوان ڕزگار بووەکان خزمەت یان ڕاژە بە چیرۆکی بەکرێگیراوەکە دەکەن، واتە لە خزمەت جێڕانەوەکەی ئەودا. بۆیە
لە ڕووی پێرسپێکتیڤەوە ئەم فیلمە چیرۆکەکە لە ڕوانگەی بەکرێگیراوەکەوە دەجێڕێتەوە. لە لایەنی دووەمەوە لە لایەنی خاوەنداریەتیەوە ئەم فیلمە دیسان بەکرێگیراوەکە خاوەند چیرۆکەکەیە و ئەوە بەکرێگیراوەکەیە کە خاوەندارێتی لە چیرۆکی فیلمەکە دەکات و چیرۆکی خۆی دەجێڕێتەوە و هەوڵی سەلماندنی پاکی و بێگەردی و سپێتی خۆی دەدا. یەکێکی تر لەو فیلمانەی کە قسەی لە بارۆ دەکەم فیلمی مامۆستا نەبەس بەڵێ 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 من دەمێکە بانگ دەکەم لە سەردەمی بیرەوەریەکەی سەر بەردەوە بانگەکەم گوێت لێم نییە وا ببوو ڕێدەنگت ناتۆ ئێستا گوێم لە دەنگە بۆ بەڵێ بەڵێ ئەگەر بکرێ پێت خۆش بێ هەمووی تەواوکەی دوایی من پرسیارکەم یا ئێستا پرسیار بکەم و ئێستا هەر ئەو فیلمیانم ماوە وێنە نەبینراوەکان توان قسە لەبارەیەوە شام بکەم و جا دواتر پرسیار و گفتوگۆکە هەمووی بەیەکەوە. زۆر باش زۆر باش. فیلمی کۆتایی فیلمی چوارەم وێنە نەبینراوەکانی ئەنفال ئەویش بەڵگە فیلمە و ساڵی 2017 بەرهەم هاتووە و لەلایەن هەوراز محەممەدەوە دەرهێنراوە. ئەو فیلمە چیرۆکی حاجی کاکەوڵای وێنەگر لە شارۆچکەی ئاغجەلەر دەجێڕێتەوە و چیرۆکی وێنە نەبینراوەکانی ئەنفال دەجێڕێتەوە. پێش ئەنفال لە ساڵانی 1970 بۆ هەشتاکان حاجی کاکەوڵا دەچێتە ناحیەی ئاغجەلەر شارۆچکەی ئاغجەلەر و لەوێ دوکانێکی وێنەگری دەکاتەوە و ئەو گوندنشینانەی ئەو گوندانەی کە لە دەوروبەری ئاغجەلەرن لە گەرمیان و لە گۆکتەپە و دەوروبەری ئاغجەلەر کاتێک کە دەیانەوێ وێنەی ناسنامەی باری شارستانێتی یان بۆ هاوسەرگیری وێنە بگرن دەچن بۆ لای کاکەوڵا حاجی کاکەوڵا لە لای ئەو وێنەیان گرتووە یان حاجی کاکەوڵا خۆی چووە بۆ گوندەکان و لەوێ وێنەی گوندنشینەکانی گرتووە ئەو گوندنشینانەی کە وێنەیان بۆ باری ناسنامەی باری شارستانێتیان هاوسەرگیری گرتووە و حاجی کاکەوڵا هەموو ئەم وێنانە نێگەتیڤی ئەو وێنانە لە لای خۆی پاراستووە و حاجی کاکەوڵا تاکو کۆڕەوەکەی 1991 ئەو هەر لەو سنوورە بووە لەو دەڤەرە بووە بەردەوام بووە لە کارەکەی لە وێنەگرتن بەڵام بەداخەوە لە کۆڕەوەکەی 1991 دا ئەویش ون دەبێت و هیچ هەواڵێکی نامێنێ و تەنیا ئەویش وەک وێنە نەبینراوەکانی ئەنفال وەک وێنەی ئەنفالکراوان تەنیا وێنەکەی دەمێنێت وێنە بەڵام لە دوای خۆیدا لە ڕاستیدا سەروەتێکی گەورەی لە دوای خۆیدا بەجێهێشتووەویش نزیکەی 11,000 نێگەتیڤ وێنەیە لە دوای خۆی بەجێهێشتووە و مامۆستا جەمالی برای ئەم نێگەتیڤانەی لە لای خۆی پاراستووە و پاشان مامۆستایە من کە خەڵکی گوندی گۆپتەپەیەوە یەکێکە لە دەربازبوانی ئەنفال بووە بێ ئێستا چالاکوانی ئەنفالە ئەو وێنەکان چاپ دەکات سکانیان دەکات و چاپ دەکات و دەیباتەوە بۆ
کە سوکاری ئەنفال کراوە. کاتە فیلمەکە ئەم بەڵگە فیلمە کە فیلمێکی کورتیشە نزیکەی 23 خولەک بۆ 24 خولەکە چیرۆکی ئەم وێنە نەبینراوانە بۆ ئێمە دەجێڕێتەوە و ئەو وێنانەی کە گیراون وێنەکان پێش ئەنفالن و زۆربەی کەسی ناو وێنەکان لە کاتی ئەنفالدا ئەنفال کراون کوژراون و کە سوکاریان کە ئەوانەی دەربازیان بووە هیچ وێنەیەکی قوربانیەکان ئەنفال کراوەکانیان لەلا نەبووە و کاتێک مامۆستای من ئەو وێنانە دەجێڕێتەوە بۆیان ئەمە یەکەم جارە ئەو وێنانە دەبینن تەنانەت هەندێکیان وێنەکان ناناسنەوە بۆ نمونە لە یەکێک لە دیمەنەکاندا پیاوێکی پیری هەیە خەڵکی گوندی جەلەمۆردا وێنەی کوڕەکانی خۆی ناناسێتەوە واتە یادەوەری کوڕەکانی وێنای کوڕەکانی لە یادەوەریدا سراوەتەوە ئاخر کاتێکی زۆر بەسەر ئەنفالدا تێپەڕێەوە نزگەی 30 ساڵ بەسەر ئەنفالدا تێپەڕیەوە ئەم وێنایە لە یادەوەری زۆر لە دەربازبووان و کە سوکاری ئەنفالکراوان سڕدراوەت و بەڵام گەڕاندنەوەی ئەم وێنانە زۆر زۆر گرنگە کە سوکاری قوربانیەکان باس لەو دەکەن کە ئەنفالکراوەکان نە گۆڕیان هەیە و نە وێنەشیان هەبووە و ئەوە یەکەم جارە کە وێنەکان لەلایەن کە سوکاریانەوە دەبینێت کەواتە لێرەدا گەڕاندنەوەی ئەو وێنانە وەکو ئەوە وایە تۆ جارێکی تر ئەو کەسانە ئەنفالکراوەکان قوربانیەکان جارێکی تر بۆ کە سوکاریان بۆ دەربازبووەکان بۆ ڕزگاربووەکان زیندوو بکەیتەوە بۆ دایک و باوک و کە سوکاریان زیندوو بکەیتەوە یان ڕوفاتەکانیان بۆ بجێڕیتەوە یان ئەوەی کە ئێستا گۆڕێکیان هەبێ وێنەیەکیان هەبێ یادەوەریەکیان هەبێ لە لای کە سوکاریان کەواتە لە ڕاستیدا گەڕانەوەی ئەو وێنانە بۆ کە سوکاری ئەنفالکراوان وەکو گەڕانەوەی ڕوفاتەکانیانە وەکو زیندووکردنەوەیانە جارێکی دی بینینەوەی ڕوخساری ئەنفالکراوەکانە وات بێدارکردنەوەی ئەو یادەوەری قوربانیەکانە کە خەریکە بە تەواوی لە لای کە سوکاریان کاڵ دەبێتەوە دەسڕدرێتەوە یان نامێنێتەوە ئەو وێنانەی کە حاجی کاکەوڵا گرتوونی لەبەر ئەوەی وێنەکان بۆ مەعامەلات گیراون بۆ ناسنامە گیراونیان بۆ هاوسەرگیری گیراون بۆیە زۆربەی وێنەکان پۆرترێتن واتە وێنەی ڕوخساری کەسەکانە وە وێنەکان لە نزیکەوە گیراون وێنەی ڕوخساری کەسەکانە لێرەوە دەمەوە پەیوەستکەمەوە بە گرنگی ڕوخسار لە کولتور و لە مێژووی میسۆپۆتامیا و گرنگی ڕوخسار لە مرۆڤبووندا و گرنگی ڕوخسار لە دروستکردنی یادەوەری و لە دروستکردنی پەیوەندی هاومرۆڤی پەیوەندی نێوان مرۆڤەکاندا ئەگەر لە ڕووی مێژوویەوە سیر بکەین لە کولتوری میسۆپۆتامیا لە مێژووی میسۆپۆتامیا وەگەر سەیری هونەری کۆنی میسۆپۆتامیا بکەین سەیری ئەو پەیکەرانە بکەین کە ئەو دیواربەندیانە بکەین کە لە میسۆپۆتامیا و لە شوێنەوارە
مێژووی و ئارکیۆلۆژیەکان دۆزناونەتەوە دەبینین زۆربەی زۆری ئەو شانە ڕوخسارن و بەتایبەت ڕوخساری پاشاکانن یان ڕوخساری خواوەندەکانن. بۆیە ڕوخسار لەم جوگرافیایەدا لە میسۆپۆتامیادا گرنگیەکی زۆری پێدرا. بەڵام ئەوەی ئێستا ئەوەی حاجی کاکەوڵە جیا دەکاتەوەی ئەم وێنانە جیا دەکاتەوە ڕوخساری خواوەند و پاشاکان نی، پیشاندانی ڕوخساری خواوەند و پاشاکانی، بەڵکو ڕوخساری قوربانیەکان، ڕوخساری ئەنفالکراوەکان، ڕوخساری گوندنشینان و کەسە ئاساییەکانی ناو کۆمەڵگەی کوردی و ناو گوندنشینان و ئەو دەڤەر و ئەو ناوچەیەن کە حاجی کاکەوڵا وێنەکانی تێدا گرتووە. لەلایەکی ترەوە ئەو کاتێک ئەو کەسانە ئەو چوونە بۆ لای حاجی کاکەوڵا ئەو وێنانەیان گرتووە، خەریکی پێکەوەنانی ژیان بوون، خەریکی پێکەوەنانی ماڵ بوون، یان خەریکی دروستکردنی ناسنامە بوون. لێرە ئەمە زۆر گرنگە. ئەم وێنانە بۆ چ مەبەستێک گیراون؟ بۆ مەبەستی ژیانکردن، دروستکردنی ماڵ، پێکەوەنانی ماڵ و دروستکردنی شیانێکی تازە، هاوسەرگیری یان دەرهێنانی ناسنامە، کەواتە بۆ دروستکردنی ناسنامە بوو، بۆ هاوڵاتی بوون بوو. لێرەوە ئەمە گرنگە، ئەمە لەلایەک. بەڵام ئەم کەسانە دەبینی دواتر لە ئەنفالدا ژیانیان لە ناو دەبرێ و ئەو ژیانەی خەریکە دروستی دەکەن، ئەمە کۆتایی پێدەهێنرێ و ئەو ماڵەی کە خەریکن بنیادی دەنێن ئەمە دەڕوخێندرێت و ئەو کەسانەی کە ئەم وێنانەیە گرتووە لە کاتی گرتنی ئەو وێنانە هەرگیز بیریان لەوە نەکردوێتەوە کە ڕوبەڕووی مەرگ دەبنەوە، کە ڕوبەڕووی ئەنفال دەبنەوە کە هەرگیز وێنەکانی خۆیان نابینەوە. کەواتە لەو کاتەدا ئەوان بیر لە ژیان دەکەنەوە، نەک بیر لە مەرگ، نەک بیر لە ئەنفال. بۆیە ئەو وێنانە زۆر گرنگن لەبەرەوەی ئەم دوو لایەنەمان نیشان دەدات کە چۆن بەعەس ڕژێمی بەعەس لە ئەنفالدا چۆن ژیان تێک دەشکێنێت، چۆن ژیان کۆتایی پێدێنێت، چۆن مەرگ دەهێنێ و چۆن ماڵ تێک دەدا و ماڵەکان دەڕوخێنێت. و لەلایەکی ترەوە ئەم وێنانە و گرنگی ئەم وێنانە لەوەدایە کە وێنە دەتوانێت وەک شایەت حاڵ بێت، واتە دەتوانێت ئەم وێنانە جێڕانەوەیەکی شایەت حاڵانە بکەن بۆ ئێمە، بە تایبەت بۆ سەردەمی پێش ئەنفال و ژیانی ئەم گوندنشینانە، ئەم جوتیارانە، ئەم خەڵکانە چۆن بووە و تان جلوبەرگی کوردی، ڕوخساری مرۆڤی کورد لەو کاتەدا، ناسنامەی و ڕوخساری مرۆڤی کورد لە گوندەکاندا دەتوانێت ئەم وێنانەی حاجی کاکەوڵا دەتوانێت ئەم لایەنە شایەت حاڵیانە بۆ ئێمە دەستنیشان بکات. لەلایەکی دیکەوە ئەم وێنانە دەکرێت وەکو بەڵگە، وەکو ئەرشیف بەکاربهێنرێن و ئەمانە بەڵگەن، ئەرشیفن لەبارەی قوربانیانی ئەنفال و هەر یەکێک لەم وێنانە هەڵگری چیرۆکێکە و هەر یەکێک لەم وێنانە دەبن بە بەڵگەیەک بۆ تاوانی ئەنفال، بۆ تراژیدیای ئەنفال. لەلایەکی دیکەوە ئەم وێنانە گرنگن لەبەر ئەوەی ئەم وێنانە یادەوەری بێدار دەکەنەوە و بە تایبەت ئەو یادەوەری کە سوکاری قوربانیانی ئەنفال، ئەنفال کراوان، ئەو
یادەوەری کە خەریکە کاڵ دەبێتەوە، کە خەریکە دەسڕدرێتەوە. ئەم وێنانە جارێکی تر ئەو یادەوەریە بێدار دەکەنەوە، ئەو یادەوەریە زیندوو دەکەن و جارێکی تر ڕوخساری قوربانیەکان، ڕوخساری ئەنفالکراوەکان و یادەوەری ئەنفالکراوەکان لە لای کەس و کاریان زیندوو دەکاتەوە، بێدار دەکاتەوە و ئەمە زۆر زۆر گرنگە. و ئەم فیلمە، ئەم بەڵگە فیلمە گرنگەکەی لەوەدایە کە ئەم وێنانە بە ئێمە ئاشنا دەکات و لە ڕێگەی ئەم وێنانەوە دەیەوێت یادەوەریەکی کۆیەکی، یادەوەریەکی نیشتیمانی لە ڕێگەی ئەو یادەوەریە تاکە کەسیانەی قوربانیان و کەسوکاری ئەنفالە و بگوازێتەوە بۆ یادەوەریەکی گشتی، بۆ یادەوەریەکی نیشتیمانی، بۆ یادەوەریەکی کۆیەکی. ئەگەر بە پوختی لە کۆتاییدا بە پوختی ئەوە بڵێم، ئەو فیلمانە هەر ئەو چوار فیلمە کۆمەڵێک شت لەبارەی ئەنفال بە ئێمە دەڵێن، ئەویش کە دروستکردنی فیلم لەبارەی ئەنفال ئاسان نییە و کۆمەڵێک ئاستەنگ و کێشە لە بەردەمیایەتی و ئەمە لەلایەکی دیکەوە ئەم فیلمانە توان پێمان بڵێ کە ڕووداوی ئەنفال، تراژیدیای ئەنفال، ئەم جێنۆسایدە دەکرێت تۆمار بکرێت، دۆکومنت بکرێت، ئەرشیف بکرێت لە ڕێگەی فیلمەوە، لە ڕێگەی سینەماوە و دەکرێت ئەو یادەوەری کەسوکاری قوربانیەکان، یادەوەری قوربانیەکان و چیرۆکەکانیان لە ڕێگەی فیلمەوە، لە ڕێگەی سینەماوە بجێڕێتەوە و لە ڕێگەی ئەمەوە یادەوەریەکی گشتی نیشتیمانی لەبارەیەوە دروست بکرێت و کەواتە هونەر، سینەما و فیلم دەتوانێت ڕۆڵێکی گرنگی هەبێت لە سەردەمە تاریکەکاندا، لە سەردەمی ئەنفالدا و لە جینۆساید کردندا. زۆر سپاس بۆ گوێگرتنتان. سپاس کاکۆمەر. ئێستا دەتوانین پرسیار و گفتوگۆمان دەست پێ بکەین. زۆر سپاس، دەستت خۆش بێ مامۆستا نەباس، لەشە ساغ بێ. لە ڕاستی من هەر لە سەرتاوە بۆیە ئەوم ئاماژە پێایە کە مامۆستا نەبەس خۆی یەکێکە لەنەوەی ئەنفالکراوان و ئەویش بەداخەوە باوکی لە پەلاماری چواری ئەنفالی ناوچەی کۆیە، وەکو زۆربەی گوندنشینەکانی وێ ئەنفالکرا و دایکی بە زەحمەتێکی زۆر توانی مامۆستا نەبەس پێێنێ و ژیان دەست پێ بکەنەوە. و ئێستاوەیە کە ئێستا لە بواری هونەری فیلمسازی بە تایبەت لە بواری تێوری و فەلسەفەی هونەر بۆمانە دوێ کامە یەکێکە لە خاڵە گەشەکان. من ئومێد لەسەر ئەم جۆرە کەسانە هەڵەچنم هەمیشە، ئەگەر چی زۆر دەگمەنیش بن لە ناو کەسوکاری ئەنفالکراوان، بەڵام بۆ من زۆر زۆر جێگەی ئومێد. من زۆر دەست خۆش بێ مامۆستا گیان. من زۆر سپاس کاکەمەر. جانی من زۆر سپاس دەکەم. من پێشەوەی کە بچمە لای پرسیاری ئامادەبووان، ڕاستەکەی یەک دوو جار ویستم مداخەلە بکەم، بەڵام 2000 وا باش بوو کە تۆ بەردەوام بی تا کۆتایی. دەنا با بڵێن شێوازی بەرنامەکانی کا سەرکەوت وایە کە گفتوگۆ هەیە لە ناو ستۆدیۆکەیە. بیرۆریەکانی چیرۆکی بیرۆریەکانی سەربەر من وێڕای دەستخۆشیێکی زۆر زۆرم بۆ مامۆستا بۆ کاک شەوکەت ئەمین و تەواوی کرو و ستافەکەی، بەڵام لە ڕاستی وەکو خۆشت ئاماژەیەکت پێدا، ئەگەر تۆ بتەوێ مەسەلەن بە تایبەت لۆکەیشنەکەت قەڵای نوگرە سەلمان بێ و دەرهێنەر یا با بڵێن ڕایتەر نووسەر ئەگەر بیانەوێ ڕیسێرچێکی باش بکەن، بەڕاستی چیرۆکی زۆر زۆر کاریگەریتە. یعنی بۆیە من ئەوەندەی کە ئەنفالم بینی وەکو بەکارهێنراوێک بۆ فیلمەکە، ئەوەنە فیلمم نەبینی لە پێناوی نیشاندانی ئەنفال. یعنی ئەوە یەکێکە لە ملاحەزەکانی من، چونکە 2000 بۆ ئێمە
فیلم زۆر گرنگە، یعنی یەکێکە لە ئامرازە هەرە گرنگەکان کە ئەتوانێ بابڵین ئەم برینە لە برینێکی لۆکاڵیەوە بیکە بە بابڵین ئازارەکەی بپەڕێنێتەوە بیکە بە پردی پەیوەندی بۆەوەی هاوسۆزمان لە دنیا بۆ دروستکە. هەنێەوە هیچ گومان نییە لەوەی کە هەموو شتێ بکەین لە پێناوی فیلمە، بەڵام زۆر گرنگە فیلم ئامانج نەبێ، فیلم خۆی فیلمساز خۆی وەکو تەکنیکێک ئامرازی ئامانجەکە بێ کە ئەوەیە کە ئێمە بە دنیا بڵێن ئەمە برینمانە و بە شێوەیەکی زەلیلانەش نایە، ئەنی هاوسۆز بۆ خۆمان دروستکەین دە پێناوی شکۆی مرۆڤایەتی بۆی کە جارێکی تر هیچ نەتەوەیەک هیچ زیندەوەرێکی ئەم سەر زەمینە و هیچ ئینسانێک نەکێتەوە بەرەو پەلامانە منە و خاڵم تیابینی ئەگەر بێمە سەرەوەی کە لە قەڵای نزاتی ڕوویاوە و حکایەتێکی زۆر درێژ ڕەنگە کۆتایی نەیە بەڕاستی، بەڵام من بەڕاست چنینی کارکتەرەکانی ئەنفال لەناو ئەو فیلمەیە من هەستم کرد هێشتا زۆر لاوازە ڕێغمان ئەو بەریەکەوتنە کۆمەڵایەتیش من ئەو ڕێم هەبوو بزانم ڕێی جەنابەت زیاتر ئەگەر قسەمان بۆکەی سپاس دەکەم. بەڵێ ڕاستەکەی فیلمی بیرۆریەکانی سەربەر وەکو وتم ئەو نایە ڕووداوی ئەنفال بگێڕێتەوە و ئەو زەمەنەکەشی لە ڕووی زەمەنیشەوە باس لە بڵێن دوای ئەنفال دەکات و تەنانەت فیلمێکیش نییە لەبارەی ئەنفال، ئەوە فیلمە لە ناو فیلمدا فیلمەکە لەبارەی ئەوەیە چۆن دەرهێنەرێک دەیەوێت فیلمێک لەبارەی ئەنفال دروست بکات، بەڵام کۆمەڵێک ئاستەنگی کۆمەڵێک کێشە و لەمپەر لەبەردەم هەم بەرهەمێنەری فیلمەکە و هەم دەرهێنەرەکە هەیە و ئاستەنگەکان جۆراو جۆرن، ئاستەنگی کۆمەڵایەتیە، سیاسیە، داراییە و ئەم فیلمە ڕاستە بە شێوەیەکی ڕاستەوخۆ چیرۆکی ئەنفال بۆ ئێمە ناگێڕێتەوە، بەڵام دەتوانین لە ڕێگەم فیلمەوە کاریگەری ئەنفال لەسەر کۆمەڵگەی کوردی لەسەر کولتوری کوردی ببینین و ئەو سیاسەتەش ببینین کە دەسەڵاتی کوردی حکومەتی هەرێم بەرامبەر بە ئەنفال هەیەی و دەتوانین ئەمەش تێدا بخوێنینەوە کە چۆن حکومەتی هەرێم و حیزبە کوردیەکان ئەوەندەی خەریکی بازرگانی و خەریکی سەرمایه‌گوزارین بۆ خۆیان ئەوەندە خەمی ئەنفال و جێنۆسایدیان نییە لە ڕاستیدا و لە فیلمەکەدا بە شێوەیەکی تەنز ئامێز ئێمە ئەمە دەبینین، ئەو لایەنە دەبینین، لایەنی گەندەڵی، لایەنی بازرگانی و چۆن فیلمێک کە لەبارەی ئەنفالەوە دەردەهێنرێت کێشەی بودجە و کێشەی دارایی لە لایەکی ترەوە لە ڕووە کۆمەڵایەتیەکەیەوە ڕاستیەکەی کارەکتەری سنوور بە دوو جۆر نیشان دەدات. من لە شوێنێکی تری کە باسی ئەو فیلمەم کردووە نمونەی ئەو فیلمەم هێناوەتەوە وەکو ڕۆڵی ژن لە ناو فیلمی کوردیدا، پیشاندانی ژن لە ناو فیلمی کوردیدا. لەم فیلمەدا کارەکتەری سنوور دوو جار وەکو قوربانی نیشان دەدرێت بە ڕاستیدا. جارێکیان ئەوەی کە قوربانی دەستی ڕژێمی بەعسە و باوکی ئەنفال کراوە خۆی لە ناو یەکێک لە کامپەکانە لەدایک بووە، ئەمە لەلایەکەوە. لەلایەکی تریشەوە وەکو لە ڕووە کۆمەڵایەتەکەشەوە وەکو قوربانی نیشان دەدرێت کە لەلایەن خێزانەکەیەوە، لەلایەن مامیەوە، لەلایەن ئامۆزاکەیەوە چۆن ڕێگەی پێنادرێت لە ناو فیلمێکدا ڕۆڵ بچێڕێت و مەرجی بۆ دادنێ. مەرجەکەی ئەوەیە کە هاوسەرگیری لەگەڵ ئامۆزاکەی بکات و بەبەردەوامیش لە ناو فیلمەکەدا ڕوبەڕووی کێشە و ئاستەنگ دەبێتەوە. ئەمەمان هەیە، بەڵام
کاتێککە بۆ منە فیلم لەبارەی ئەنفالەوە دروست دەکرێت مەرج نییە هەموو فیلمێک ڕاستەوخۆ ڕووداوی ئەنفال بۆ ئێمە بجێڕێتەوە یان ئەنفال وەک ئەوەی ڕووی داوە بۆ ئێمە بجێڕێتەوە زۆر جار دەکرێت لە ڕێگەی کارکتەرێکەوە لە ڕێگەی چیرۆکێکی لاوەکیەوە لە ڕێگەی سیمبلێکەوە لە ڕێگەی مێتافۆرێکەوە تۆ ئەنفالیش بێنیتە ناو یان دەتوانین بۆ نمونە وەکو باسم کرد تۆ دەتوانی باس لە بۆ نمونە قۆناغی پێش ئەنفال بکەیت کە لە گوندەکان پێش ئەنفال بۆ نمونە ژیان چۆن بووە کاتێک کە ئەنفال ڕوو دەدا گوندەکان چیان بەسەردێ و ژیانی دوای ئەنفال چییە و چ کاریگەریەکی هەبووە منی شار ئەوەم وت من وتم ڕێگەزی گرنگتر هەبوو یا باڵان چیرۆکی گرنگتر هەبوو ئەگەر ڕیسێرچی باش بکرا مەسەرەن بۆ نمونە هەر لەو لۆکیشنە ئەگەر باسی پێش ئەنفال و دوای ئەنفالکەی من بۆ خزمەتی چیرۆکە کاڵێم هیوادارم کاک شەوکەت بەدڵێکی فراوانەوە وەم لێ وەربگرێ یعنی هەر ئەو کەسانەی کە لەو قەڵایە زیندان بوون دوای ڕاپەڕین هەر لەو قەڵایە ئەژیان نەزانین بۆ لەبەرەوەی گوندەکانیان نەمابوون هەژار بوون زۆر هەژار بوون گەرەدانێکیان نەبوو نانەتوانی خانوو بکەنەوە خانوو بەکرێ بگرن هاتبوونەوە لە هەمانە قەڵایە ئاژیان یعنی زۆر زۆر چیرۆکی تر هەیە مەسەلەن زۆر لەو کەسانە لە قەڵای نزاچیە بە بلۆک کوژراون مناڵ لەوێ لە بەرمیلی خۆڵا سووتێنراوە وەڵحاڵ من نامێت ڕاستە ئەمە ڕاستە بەڵام وەکوتم ئەمە ڕاستە بەڵام وەکوتم ئەو نهاتووە ڕاستەوخۆ ئیش لەسەر ئەنفال بکات و ئەنفال بۆ ئێمە بژێڕێتەوە کە چی ڕوویداوە ئەنفال چی بووە بۆ ئەو بە شێوازێکی تر دەگەڕێتەوە بۆ ئەنفال و ئەنفال دەگێڕێتەوە بەڵێ ببوورە من سەبارەت بە 1970 و جوان باست کرد بەڵام لە ڕاستیە بە من بۆ خۆم ڕایشکاری فیلمەکە بووم ئیشم لەو بابڵین لەگەڵ لە سینیش هێن بابڵین لەسەر سێتیش لەگەڵ یا بووم لە ڕاستی 1970 شەڕی لێبوردەیە لەگەڵ فاشیزم یعنی ئەمە پرسیارێکە قابل تێڕامانە ئایا مەسەلەن ئەکرێ خۆی داوای عین بابڵین داوای ئاشبوونەوە بکە خۆی لە ڕاستیە ئەم شەڕە زۆر زۆر قورسە و زۆر زەحمەتیشە ئەن کاتی خۆی من وتارێکی وام نووسی کە بابڵین لە 4 ئێمە داوا لە دەوڵەتی عێراق بکەین سزای لە سێدارەدان هەڵگرێ خۆی لە ڕاستیە ئەمە شەڕێکی کللتوریە لە ناو فیلمی 1970ەوە بێجگەل لە ناساندنی کارکتەرەکان بێجگەل لە جێڕانەوەی چیرۆکی ئەنفال و بێگومان هەر چیرۆشی ئەو دەکەسە ناگێڕێتەوە شەڕێکی تریشەکە یا با بڵێن کللتورێکی تر ئەهێنێتەوە کە بەهۆی ئەنفالەوە لە بین چووە مەسەن بۆ نمونە ژیانی ئیکۆنۆمی خەڵک لە گوندەکان ژیانی هەرەوەزی لە گوندەکان کە بەهۆی ئەنفالەوە نەما مەسەن بۆن منە یەک لەو شوناسە کللتوریانەی ئێمە ئەم سێوی مێخەک ڕێژەیە کە کاتی خۆی دوو دڵدار دڵیان لە یەکێشاوە یەکیان سێوی بۆ مێخەک ڕێژ کردو و یاوێت تێ بەنیازی ئاشبوونەوە یعنی ئەمە شەڕی شوناسی لەگەڵ ئەو فاشیزمەی کە تا بەردەوامە ئەمە بەلای منەوە خاڵێکی زۆر زۆر گرنگە لە فیلمی 1970ەوە و بیریشمان نەچێ مەسەلەن زۆر ئلیمنتی کوردەواری لەو فیلمەیە بە تایبەت مەسەلەن کامێرا ئیشی تیا کردووە ڕنگ ئیشەکە و حتا بابڕین ڕێئاکشنی کارکتەرەکان ئیشەکە ئەگەرچی فیلمەکە دۆکۆمنتاریە یعنی ئەوە بۆ من خاڵێکی گرنگە کە بیزانی دوای ئەوە لە هەمووی گرنگتر خۆت ئیشارەتت بە ئاوەکەدا یعنی حەزەکەم بیشی زانی من ئەوە وەکو خواڵچێشان نەبێ بیرۆکەی بە سێو بە ئاودادانەکە تێکەڵەیەکە لە بیرۆکەکەی سەیوانی سەعیدیان کە ئەو پرۆژەیەکی زیندوکردنەوەی ئەو کولتورەی هەیە لە ڕاستیە ئەم بیرۆکەیە نامەی کچێکە لە گوندی کڵێسەوە بۆ دەستگیرانەکەی کە یابانەوە تا ئەم ئاوا ڕاتەوە بۆ دیجلە
ئەوە با بڵێن خەیاڵێکی منە کە لە گۆڤاریان فالستان ساڵێک پێش دروستکردنی فیلمەکە بڵاو کراوەتەوە یعنی ئەم دوو ئایدیامان تێکەڵ کرد کە بەو ئاوایە بڕوا بۆ ئەوێ لە ڕاستی ئەمە شەڕی سڤیلە شەڕی خەڵکی مەدەنیە شەڕی خەڵکێکە کە بەبێ ئەوەی هیچ ڕۆڵێکی لە شەڕ و لە گفتوگۆی نێوان ئەحزاب و باڵێن شەڕی نێوان ئێران و عێراقا هەبوو بێ بەڵام ئەمانە بن بە سوتەمەنی 2000 هەر ئەم خەڵکە سڤیلەیە کە داوا لە دەوڵەت دەکاتەوە وەرن وەکو بەشەر بژین وەکو ئینسان بژین بە ئاشتی بژین ئەوەی کە ماومانە یعنی ئەمە پەیامەکەی فیلمی 1970ەوە من زۆر سپاس دەکەم یا ئەگەر قسەت هەیە قسەکانی خۆت کە ئەگەرنا من لەسەر وێنەوتبەکانی هەر لەبارەی فیلمی 1970 تاهای کەریمی زۆر باش بێگومان تۆ هەموو ستافی فیلمەکە زۆر بەباشیش لەسەرەوە کراوە کە تەنیا ئەنفال ناجێڕێتەوە کە تەنیا ئەومان پێناڵێ ئەنفال چی بوو چۆن ڕوویدا هێنانە ناوەوەی ئەو دیوە کولتوریە زۆر گرنگە مەسای سێوی مێخەک ڕێژ و ئەوانە زۆر گرنگە و هاوکات وەکو وتیشم ئێمە کاتێکە دەمانەوێت بە ڕێگەیەکی ئاشتی خوازانە و لێبوردەیانە شەڕی فاشیزم بکەین شەڕی دەوڵەت بکەین ئەوە واتای ئەوە نییە کە ئێمە بۆ نمونە ئەنفال و تراژیدیاکان و جەنۆساید و جەنگەکانمان بیر بچێتەوە چون لە فیلمەکەشدا هاوکات هەردووکی هەیە و ئەم فیلمە ڕاستە بەڵگە فیلمە بەڵام لە ڕاستیدا دەرهێنانی جوانیشی بۆ کراوە یعنی دەکرێت ئەمە دەکرا بکرێتە فیکشنیش لە ڕاستیدا و دەرهێنانی جوانی بۆ کراوە هێنانە ناوەی ئەم دیوە کولتوریە زۆر گرنگە لەو فیلمەدا بەڵێ جلوبەرێک ئیشێکی زۆر گرنگەکە لەناوە فیلمەیە ئەوەیە کە مەسەن حتا لە بەرگەکانیان یەک ڕێنگە و نیشانەی پرسیاری لەسەرەوە لە هەمووی گرنگتر ئەوەیە تەمانشەوە با ئەوەش بڵێم ئەم دەربازبوانە یەکیان ناناسی یعنی ئاگان لە چیرۆکی یەکتری نەبوو ڕەنگە بیست بێتیان لە مەسەن شتێکی سەیر هەیە لەم دەربازوانەیە حەو کەس لە گەرمیان دەرباز بوون لە گۆڕی بە کۆمەڵ و حەو کەسیش لە بادینان دەرباز بوون و لە هەر یەکێکیشان یەکێک دوایی ون بۆتەوە لەمانەی گەرمیان ئەنوەرتیار بوونە بێ لەوانەی بادینانیش فتح بوونە بێ بۆ زانیاری فتح دوایی لە قەڵای نزاچەیە کوژ لێوار وەکو زانیارێک بۆ ئامادەبوانی بەڕێز و بۆ جەنابیشت بەڵام لە هەمووی گرنگتر ئەم فیلمە ئەیانکا بە دۆستی یەکتری یعنی هەتاکو ئێساش دۆستایەتیان هەیە یعنی بە بڕای من یعنی ڕۆڵی ئەم فیلمە لەو یەکتر ناسینەوە پەیامەکەی ئەگەیەنێ بەوەی کە هەموو دنیا ئەم برینە و ئەم دەربازبوانە و ئەم شاید حاڵە زیندوانە بناسێ بۆی کە چیرۆکی نەتەوەیەک بجارنەوە ئەوە ملاحەزەی ئەخیرم بوو ئەگەر تێبینیەکت هەبێ من لە خزمەتتا مەگەر ناپرسیاری دووەم مەکەم لە ڕاستیدا کاتەکە کەماگەرنا هەندێ شتی تر هەیە بووترێ لەسەر هەر یەکێک لەو فیلمانە بەڵام کاتەکە کەمە و دەتوانین بڕۆیتە سەر ئەوەی داهاتوو پرسیارەکان یا سەر بەڵێ سەبارەت بە فیلمەکەی کاک هەوراز لە ڕاستی ڕاستە فیلمێکی نزیکی ئەوا 22 دقەیەکە بەڵام لە ڕاستی هەتا بڵێ مای تێڕامانە ئەو زەخیرەیە کاکەوڵا کە لە ڕاستی ئەو کابراک ستۆدیۆی هەبوو و کاسبی کردووە نەکرد کەسەکان کە ڕسمیان گرتووە تەنانەت ئەو ڕۆژێک لە ڕۆژان خۆی مەسەل نەیزانیوە کە ئەم کاسبی ئەو بۆ نەتەوەیەکی لەبیر کرا و ئەبێ بە کەنزێکی زۆر گەورە ئەبێ بە گەوهرێک من هەندێک شتی زۆر سادەت بۆ بجەڕمەوە لە ناو ئەو فیلمانەیە ناو ئەو مۆتیڤانەیە عەفوو
کە دوایی بوون بە وێنە و کاکێ من سکانی کردنەوە مەسەڵەن تایەتی ببوورە لەوە چێ لەوە چێ شەحنم نەمێنێ مامۆستاگیان تایەتی دوو کەسن دوو کوڕ و کچێکن کچەکە ئەنفال کراوە کوڕەکە ماوەیە تایەتی هەر ئەنفال نەکراوە بەڵام لە ژیانی ئەم وێنەی خۆی نەبینیوەتەوە لە دوای ئەنفال بەڵام یەک پرسیار یەک زۆر گرنگ و جوانم بینی لەناو ئەو فیلمانەیە بەداخەوەم ساڵ ئەو پیاوە وەفاتی کرد ناوی مام عەبدولموتەلیب بۆ تاقانە دەربازبووی خانەوادەکەی بوو کاتێک کە منم ڕسمی کچەکەی بۆ بردەوە ناوی نەسرینە ئەڵێ نایناسێتەوە ئەڵێ لەبەرەوەی کچی من ئەوەندە جوان ئەوەندە ناشرین نەبوو ئەم ڕسمە هەر ڕسمکە ڕەشوسپیە و جوانی باڵێن سکان نەکراوەتەوە و مۆتیڤەکانیش جوان هەڵنەژیراون یانی کۆمەڵە چیرۆکی تر هەیە لەناو ئەم وێرانەیە کە دوایی دروستە بن دەستی تۆ خۆش و دەستی مامۆستا هەوراز خۆش و زۆر سپاس بۆ ئیتر دەرگای گفتوگۆش بۆ برادرانەکەینەوە گەر کەسێک قسەیەکی هەبێت هاوڕێیان کەستان قسەیەکتان نییە؟ ئەگەر کەسێک پرسیارێک شتێکی هەبێ هاوڕێیانی بەڕێز مامۆستا نەبەز ئەگەر خۆت قسەیەکت هەبێ پێ ناچێت کەس لەسەر خەت پرسیارێکی هەبێ بەڵێ لەبارەی فیلمی 1970 و ئاماژەت بە شتێکی گرنگدا دەمەوێندێک باسی ئەوە بکەم ئەویش ئەو لایەنە کولتوریەیە کە لە ئەنفالدا کاریگەری لەسەر کولتوری کوردی و بەتایبەت کولتوری گوندەکان هەبووە چون بیرمان نەچێ کاتێک کە جێنۆساید ڕوودەدا تەنیا کوشتنی فیزیکی نییە تەنیا ئەوە نییە بۆ نمونە جێنۆساید چەندین ڕەهەند و لایەنی هەیە ئەگەر ئێمە باس لە ئەنفال بکەین دەبینین مرۆڤی کورد لە گوندەکاندا پێش ئەنفال بە جۆرێک ژیاوە وەک ئەنفال ڕوودەدات لەگەڵ خۆیدا ئەم شێوازە ژیانەش تێک دەشکێنێ و هەرچەندە دوای ئەنفال هەوڵ هەیە بۆ ئاوەدانکردنەوەی گوندەکان وانە بەڵام کاریگەری ئەنفال لەسەر گوندەکان لەسەر کۆمەڵگەی کوردی لەسەر مرۆڤی کوردی هێندە قوڵە تاکو ئێستاش کاریگەریەکەی بڕدەکات و بۆ نەگەل لە ڕووی کولتوریەوە سیرکەین کۆمەڵێک کولتوری کوردی هەیە لە ناو گوند و دێهاتەکاندا یەکێک لەوانە کولتوری گوند لەسەر بنەمای هەرەوەزی و پێکەوە کارکردن دامەزراوەتە ژیانێکە شێوە ژیانێکە هەرەوەزی و پێکەوە کارکردن جەوهەرەکەیەتی لە ڕاستیدا خەڵکی گوند بە یەکەوە بە شێوەیەکی هەرەوەزی هەموو ئیش دەکەن بەڵام ئەگەر ئێستا سیرکەیت ئەگەر ئێستا سەیری کۆمەڵگەی کوردی بکەیت دەبینی بە تەواوی ئەم شێوە ژیانە شێوە ژیانی پێکەوەیی هەرەوەزی بەیەکەوە کارکردن ڕۆحی هاوکاری بە تەواوی کاڵ بۆتەوە و خەریکە بەرەو نەمان دەچێت ئەمە یەکێکە لە کاریگەریە کولتوریەکانی ئەنفال لەسەر کۆمەڵگەی کوردی و لەسەر مرۆڤی کورد ئەمە لەلایەک دیکەوە مرۆڤی کورد پێش ئەنفال لە گوندەکاندا مرۆڤێکی چالاکە مرۆڤێکی بەرامهێنە و مرۆڤێکە خاوەن ئیرادەیە و هەتا دوای بەڵام لەگەڵ ڕوودانی ئەنفالدا ئەم مرۆڤە کاتێکە
دەگوازرێتەوە بۆ کامپەکان، دەبێتە مرۆڤێکی بێ ئیرادە و بێبەرهەم و هەتا دوای. تەنانەت ئەمە کاریگەریەکەی تاکو ئێستاش بڕدەکات. مرۆڤی کورد ئێستا بە زۆری بێ ئیرادە کراوە، بێبەرهەم بووە، بۆتە کەسێکی بەکارهێنەر و شەخۆر، و ئەمە پەیوەندی بە سیاسەتی حیزبە کوردیەکان و حکومەتی هەرێمەوە هەیە کە نەیانتوانی جارێکی تر ئەم کەسێتیەی مرۆڤی کورتاکی کورد کە لە ئەنفالدا تێک شکێنراوە هەوڵی لە ناوبوون بۆ ئیرادەکردنەوە ئەمە دروست کرێتەوە. ئەمەش لەلایەکی ترەوە. لەلایەکی ترەوە لە گوندا شێوەژیانێکی نزیک لە سروشت، شێوەژیانێکی ئیکۆلۆژی و ژینگە پارێزی هەبووە، بەڵام ئەنفال ئەم ئیکۆلۆژیەش، ئەم ژینگەیەش، ئەم سروشتەش تێک دەدا، چون سەرچاوەی ئاو، ڕەز و باخ و هەتا دوای خۆت زۆر باش شارەزای هەموو ئەمانەش تێک دەشکێنێ و لە ناو دەبات. و ئەمە کاریگەریەکی گەورەی هەیە لەسەر گۆڕانی کەشوهەوا لەم ناوچێ، و کاریگەریەکی گەورەی هەیە لەسەرەوەی مرۆڤی کورد لە سروشت دوور بکەوێتەوە و ببێتە پیکەر و تێکدەری سروشت و ژینگە. هەموو ئەمانە کاریگەری ئەنفالە لەسەر کولتور و لەسەر دابوونەریت و لەسەر شێوەژیانی مرۆڤی کورد. بێگومان ئەمە زۆر فرەڕەهەندەوە، زۆر زیاتر هەڵدەگرێت، دەتوانرێت لێکۆڵینەوەی زۆر زیاتری لەسەر بکرێت، بەڵام لەبەرەوەی تۆ لەم فیلمەشدا ئاماژەت پێکردویستمە شتە بوون. بڵێ دەست خۆش مامۆستا گیان، کۆمەڵێک پرسیارمان هاتووە، ئەگەر قسەکانت تەواو ببێت دێمە سەر خوێندنەوەی پرسیاریە و هاوڕێ خۆشی. زۆر باش. بەڵێ تانیا کەریم دەرهێنە نووسێتی ئێمە بابەتی باشمان هەیە لەسەر ئەنفال و جینۆساید، بەڵام تەرحی جوانمان نییە بووی. دەنگم گەیشت یا بیخوێنمەوە؟ مەبەستی بەڵێ مەبەستی ئەوەیە ڕاست ئێمە چیرۆکمان هەیە، بەڵام بەباشی نەکراون بە فیلم، یان مەبەستەکەی ڕوون نییە. مەبەستی چییە لە تەرحی جوانمان نییە؟ مەبەستم ئەوەیە کە ئەوەی من تێگەیشتە بم، مەبەستی بابەت هەرە بێ مەبەستی زەخیرە و چیرۆک بێ. هیوادارم کاکتانیا گوێی لێمان بێ. لە ڕاستی ڕاستەکە ئێمە چیرۆکی باشمان هەیە، بەڵام ئەگەر مەبەستی تەرح بێ ئەنی توانای جێڕانەوەی باشمان یا با بڵێن ڕاستەکەی ئایدای جێڕانەوەمان لاوازە. ئەبێ پرسیارەکە بەڵێ ئەگەر پرسیارەکە بەو شێوە لێ بکەین، ڕاستە ئێمە لە ئەنفالدا چیرۆکی زۆرمان هەیە و زەخیرەی زۆرمان هەیە و دەکرێت هەر یەکێک لەم چیرۆکانە بکرێت بە فیلم و بخرێتە سەر شاشە و پیشان بدرێت. بەڵام زۆر ڕاستە لە ڕووی جێڕانەوە، لە ڕووی بەتایبەت لە ڕووی فۆرمەوە، تۆ چۆن ئەم چیرۆکە فۆرمێکی هونەری پێدەدەی و چۆن ئەم چیرۆکە دەگێڕیتەوە، چۆن دەیکرێت بە فیلم، لە ڕاستیدا ئێمە لەمەدا کێشەمان زۆرە. زۆربەی فیلم سازانی کورد و دەرهێنەرانی کورد لەمەدا کێشیانێ. زۆر جار چیرۆکەکە یان بڵێن ناوەڕۆکەکە ناوەڕۆکێکی بەهێزە یان چیرۆکێکی بەهێزە، بەڵام کاتێک کە دەکرێت بە فیلم، کاتێک سەیری فۆرمەکەی دەکەی وەک فیلم، دەبینی لەوێدا لاوازە، دەبینی لە ڕووی جێڕانەوە لاوازە، لە ڕووی سیناریۆوە لاوازە. ئەگەر نمونەیەک بێنمەوە، فیلمی ئاگایە کە فیلمێکی ئەنیمەیشنە لەبارەی ئەنفالەوە دروستکراوە، فیلمێکی درێژیشە. لە ڕووی چیرۆکەوە لە ڕاستیدا چیرۆکەکە چیرۆکێکی بەهێزە، بەڵام ئەگەر سەیری دەکەی لە ڕووی فۆرمەوە، لە ڕووی ئەوەی کە کراوە بە فیلم، لە ڕووی کارەکتەرەکانەوە، لە بەروی ئەنیمەیشنیشە، لە ڕووی دروستکردنی فیگەر و کارەکتەرەکانەوە،
دەبینیت لەمەدا لاوازە و نەیتوانیوە کارکتەرێکی کوردیمان بۆ دروستکە. لە ڕاستیدا کارکتەری ژن هەیە لە ناو ئەم فیلمەدا، بە هیچ شێوەیەک ئەم کارکتەرە ڕوخساری فیگەری لەشی بە هیچ شێوەیەک لە ڕوخساری ژنێکی کورد یان فیگەری ژنێکی کوردی نییە، ڕوخساری ژنێکی کوردی نییە. بۆ نمونە چاوی شین و قژی یان ڕوخساری ژنێکی سەردەمی ئەنفال و پێش ئەنفال و گوندی نییە. ئەمە کێشەیە لە ڕاستیدا. تۆ کاتێک دێیت ئەم چیرۆکە دروست دەکەیت، ئەم فیلمە دروست دەکەیت، پێویستە تۆ فیگەرەکەت ڕوخسارەکەت نزیک بێت لە فیگەر و ڕوخساری ژنێکی کوردەوە، یان هەتا هی پیاوەکانیش بە هەمان شێوە. بۆیە ڕاستە لەم ڕووەوە ئێمە زۆر کێشەمانێ. بۆ نمونە لەو فیلمەدا ڕوخساری ژنەکان زیاتر لە ڕوخساری ژنێکی مۆدێل دەچێت کە پلاستیک سێرجەری کردووە، کە لوتی جوانکاری لوت و ئەمانەی کردووە، کە برۆی تاتۆ کردووە. یانی ئەمە ڕوخساری ژنێکی کورد نییە کە لە گوندا ژیاوە لە پێش ئەنفال و لە کاتی ئەنفالدا. یانی ئەمە کێشێ. تۆ جا قژی زەرد و چاوی شین ئەمە ژنی ئەوروپیانی دەمێ ئەو بڵێم ئەم دەرهێنەرە مۆدێلێکی خۆرئاوایی ئەوروپایی، ژن و پیاوی خۆرئاوایی ئەوروپایی، مۆدێلی فیلم و ئەنیمەیشنی ئەوروپایی هاتووە هێناوە و دەیەوێ ئەمە پسەپێنێ بیکا بەبەری چیرۆکێکی کوردیدا، چیرۆکێکی ئەنفالدا. ئەمە ناگونجێت، ئەمە ڕاست نییە، ئەمە هەڵەیە بە بڕوای من. ئەمە ناوەڕۆک و فۆرم یەک ناگرنەوە، هارمۆنی نییە لە نێوان ئەم دوانەدا. بەڵێ ئەمە بەسم خۆم پرسیاری من خۆم یەکێک بووم لەو منداڵانەی لە فیلمی زامێڵی گەرمیانی مامۆستا سەرکەوت مەجید کە لە ساڵی 1984 باسی لە گەندەڵی دەسەڵاتی کوردی دەکات بەرامبەر بە ئەنفالەکان. لە ڕاستی یعنی ساڵی 1984 باسی گەندەڵی خۆی دیاردەی مۆدینە یان دوای ڕاپەڕینە. ڕاستی بە هەر حاڵ پرسیارەکە وایە یا بۆ خوێن مۆجارێکی تر مامۆسەگە؟ بەڵێ بەڵێ تێگەیشتم، بەڵام 84 بەناو ئەگەر ئەنفال هێشتا ڕووی نەداوە. ئەگەر ئەنفال بڵێن ئێمە لە 1980 کورتی بکەینەوە، هێشتا ڕووی نەداوە چۆن لە 84 باسی گەندەڵی بەرامبەر بە ئەنفال داوەکان کراوە. لە ڕاستیدا ئەوە بزانم کاک سەرکەوت ڕاستی کردەوە 94 نەک 84. بەڵێ بەڵێ ڕاستە. وەکووتم لە فیلمی بیرەوەریەکانی سەربەردیش ئێمە ئەم گەندەڵیە دەبینین و بەداخەوە ئەم گەندەڵیە و ئەم بێباکیە بەرامبەر بە ئەنفال و بە جنسای لەلایەن حیزبی کوردی و بەرپرسە کوردەکان تاک و ئێستاش هەیە. ئەمە ڕاستە. یەکێکی تر لەو کێشانەی کە بۆ قسەکردن لەبارەی ئەو فیلمانەی کە لەبارەی جێنوساید و ئەنفال دروستکراون چەند پێشە و ئاستەنگێکی تریش هەیە. لە ڕاستە یەکێک لەو کێشانە ئەوەیە زۆربەی ئەو فیلمانەی کە دروست دەکرێن، فیلمی کوردی بەگشتی، تۆ ناتوانی بیان بینی، نازانی چۆن بیان بینی، لەبەرەوەی زۆربەی کات بۆ فیستیڤاڵەکان دروست دەکرێن
و بەردەست نین یان لە نمایشی تایبەتە نمایش دەکرێن بەردەست نین تۆ هەموو فیلمانە ببینی و بتانی لێکۆڵینەوەیان لەسەر بکەی و یەکێکی تر لەو پێشانە ئێمە فیلممان کەمە لەبارەی ئەنفال و هەڵەبجە و جێنۆسایدەکانی کورد و قسەکردن لەبارەی ئەم فیلمانە شرۆڤەکردن و ڕانان بۆ فیلمانە زۆر کەمترە یعنی قسە بۆیە زۆر گرنگە ئێمە هەم ئەو فیلمانە بەردەست بن بینەر بیان بینێ و توێژەران بیان بینن و لێرەشەوە ڕەخنەگران و توێژەران و لێکۆڵەران لەم بوارەدا قسەی زیاتریانە بێت توێژینەوە و لێکۆڵینەوەی زیاتر لەبارەی ئەو فیلمانەوە بکەن بۆی ئێمە لە ڕێگەی ئەمەوە بزانین کە فیلمی کوردی درامای کوردی چی دەڵێ چی بە ئێمە دەڵێ لەبارەی ئەنفال و جێنۆسایدەکانی کورد بەڵێ دەستخۆش مامۆستاگیان ئەڵێ پێتان وان نییە هەندێک لە فیلم سازەکان بۆ ڕازیکردنی حیزبی سیاسی و بودجە ڕاستی ئەنفالیان شێواندووە بەڵێ لە ڕاستیدا ئەمەش یەکێکە لە کێشەکان بەداخەوە زۆر لە هونەرمەندانی ئێمە هونەرمەندە کێوەکارەکان و شانۆکار و سینەماکار و فیلمسازەکانیش بەداخەوە کەوتونەتە ژێر هەژمونی حیزب و ململانەی سیاسی و ئەمانەوە ئایدۆلۆژی ئەمەش کاریگەری هەبووە لەسەر بیرکردنەوەیان لەسەر بەرهەمەکانیان لەسەر فیلمەکانەوە زۆر جار بۆنەی تایبەت و بۆ دەستکەوتی کەسەکی خۆیان ئەم پرسانەیان بەکارهێنەوە بۆ ناوبانگ پەیداکردن بێیان بۆ قازانجی کەسەکی بێ هەتا دوای ئەمە ڕاستە تەنان زۆر جار باس لەوە دەکرێت کە بۆ نمونە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری لەلایەن حکوومەتەوە یان لەلایەن بەرپرسانەوە بودجە تەرخان کراوە بۆ فیلمساز و هونەرمەندان بەڵام ئەوان گەندەڵیان تێدا کردبوو کەواتە ئەمە یەکێکی ترە لە کێشەکان بۆیە پێویستە فیلمساز کاتێک کە ئیش لەسەر دۆزێکی وەک ئەنفال دەکات کەیسێکی تراژدی وەک ئەنفال دەکات دەبێت لایەنە مۆڕالیەکە لایەنە ئەخلاقیەکە زۆر ڕەچاو بکات و بەرژەوەندی تاکە کەسی حیزبی ئەوانە وەلا بنێ چون بەڕاستی ئیشکردن لەسەر جێنۆساید ئەنفال مرۆڤ دەبێت خاوەن مۆڕاڵێکی بەرز بێ ڕەوشتێکی بەرز بێ ئەو جا ئیش لەسەر ئەو لایەنانە بکەواتە لە خۆی داوەکو ئامانج ببینێ نەک ئەم پرسە بکات بە ئامرازێک بۆ بەکاری بێنێ بۆ بەرژەوەندی کەسێکی خۆی بەڵێ زۆر سپاس مامۆستاگیان ئەگەر ئیمکان هەبێ منیش یەک کێبینی بچووک لەسەر ئەو پرسیارایەم بەڵێ ڕسەتی ئەو بەڕێزانش خۆی لە ڕاستی زۆر جار قسەیەکی واکرێ ئەڵێ ئەنفال بە حیزبی کراونجا من کاڵێم ئەنفال مەبەستم هەموو دۆسیەکانە یعنی مەبەستم هەر ئەنفال نییە ئەنفال بە حیزبی کراوە ئەنفال عفوم کە بە سیاسی کراوە خۆی لە ڕاستی گرفتی گەورەی ئێمە ئەوەیە کە ئەنفال بە سیاسی نەکراوە ڕاستە ئەنفال بە حیزبی کراوە حیزبیش بە خێڵ کراوە کەواتە کاڵێن خێڵواتە عەقڵێکی بچوو بۆیە زۆر زۆر ئەبێ کەسێک ئاسایی وەریگرێ کە کەسێک کەوتە ژێرباری حیزبەوە لە ڕاستیە ئەبێ کورتی کەیتەوە بۆی کە کەوتۆتە ژێر تەئسیراتی خێڵەوە ئیتر ئەو عەقڵێتە بچووکە ئەم دووبەرەچەی لێکەوێتەوە بەکاری هێنێ بۆ پارە بۆ خۆدەوڵەمەندکردن بۆ پلە بۆ پۆست بۆ هەموو ئەمانە ڕاستە لەبەرەوە من لەگەڵ ئەو ڕایام کە وایە بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کە مامۆستا نەبەس ئیشارەتی پێکرد دەستی خۆش بێ من ڕێکم هەیە یعنی ئەمە هەر ڕێی من نییە خۆی لە ڕاستیشا هەر وایە ئینسان باوەڕێکی قوڵی بە مافی مرۆڤ نەبێ
حتا لە بواری جێنۆساید و ئەوانە ئیش جا ئیشەکە شەر نییە هەر ئیشی فیلم سازی و کاری هوەری بێ، یعنی حتا ئەگەر چالەگوانێکی مەدەنیش بێ ناجح نابێ سەرکەوتو نابێ ناتوانێت خزمەتی دۆسیەکە بکات لە ڕاستیان ناتوانێت خزمەتی خۆشی بکات چونکە من پێم وایە 2000 ئەوەی کە پلە و پۆستی وەرگرت خزمەتی خۆی نییە لە شوێنێکە هەرەکەوێ. بۆیە من سپاس بۆ ئەو پرسیارە. مامۆستا جوان سەعید دوای ئەوەی سڵاوی هەیە بۆتان ئەڵێ ئەوەندەی من بزانم هیچ فیلمێکی ئەنفال تا ئێستا وەک ئەنفال خۆی حەقی نەداوە بە ئەنفال، واتە هیچ فیلمێک کە لەبارەی ئەنفالەوە کراوە تاکو ئێستا وەک خۆی مافی نەیەوە بە ئەنفال لەگەڵ ڕێزم بۆ ماندوو بوونیان. بەڵێ لە ڕاستیدا ئێمە دەتوانین بڵێین تاکو ئێستا وەک پێویست لەبارەی ئەنفال ئیش نەکراوە، بەڵام چەند فیلمێکیش دروست کراوە چەند ئیشێک کراوە کە بەڕاستی جێگەی پێزانینە و ئەمە وتوانیوێتی تا ڕادەیەکی باش ئەنفال بژێڕێتەوە گوزارشی لێ بکا و شانی ئێمە بدات. بۆیە ناکرێت بە تەواوی بەم شێوە ڕەهایە ئەوە ڕەتکەینەوە. ڕاستە ئێمە ئیشکردنمان زۆر کەمە لەبارەی ئەنفال، بەڵام چەند دانە فیلمی باشیش هەرەوانەی من ئەمتۆ باسم کرد ئەوانە دەکرێت فیلمی باش بن لەبارەی ئەنفالەوە و بێگومان فیلمی دیکەش هەیە کە هەندێکیان ئێمە لێرەدا نەمانتوانی قسەیان لەبارەوە بکەین، بەڵام ڕاستە پێویستە زیاتر لەبارەیەوە ئیش بکرێت و زیاتر حەقی بکرێت و بەهەندێت. بەڵێ دەست خۆش هاوڕێی خۆشەویستم جوان، تەوان جوان هەر هاوڕێی سەردەمی پەیمانگاشمە لە ڕاستی من لەگەڵ هاوڕام کە بەو ڕەهایە ڕەنگە بەو ڕەهایە لەگەڵتانی مەمە بێجگەلەوەی کە شەرت نییە ئێمە خاوەنی هەر هیچ نەبین. جا من بە بڕای من ئەگەر خاوەنی یەک فیلمی سەرکەوتوش بین هێشتا هەر قابلی تەقدیرە و یعنی بە شێوەیەکی گشتی ڕوخێنەر نەبین ئەوەنەی کە ڕێگاکان لە بەردەمی خۆمان بکەینەوە. جا من بۆ خۆمێکێکم لەوانەی کە زۆر دژی ئەو خۆ بەکەمزانینە و هیچی خۆمان بەکەم بگرین. هیوادارم جابێکی مقنعم مابیتەوە. سینەمای ئازاد دەڵێ پرسیاری هەیە، دەستخۆشی هەیە بۆتان مامۆستایان و بۆ منیش زۆر سپاس سینەمای ئازادی ئازیز. ئەڵێ ئایا زمانی سینەما لەم 4 فیلمانەی باستان کرد چەندە بەرجەستە بووە لەگەڵ ڕێزمدا؟ هەڵبەت زمانی سینەما هەرە بێ مەبەستی زمانی وێ نەبێ. مامۆستا گیان فەرموو. بەڵێ لە ڕاستی لە لەم 4 فیلمەدا کە باسمان کرد من زیاتر ویستم لەبارەی ناوەڕۆکەکەەوە لەو باگراوندەوە قسە بکەم، نەک کەمتر باسی فۆرم و باسی ئەمانەم کرد، بەڵام بێگومان لەو فیلمانەدا تا ئاستێکی باش زمانی سینەما و زمانی وێنە تیاندا بەرجەستە بووە و بە تایبەت لە ڕێگەی وێنەوە لە ڕێگەی زمانی وێنەوە توانیویانە ئەنفال بۆ ئێمە بجێڕنەوە و لە ڕووی فۆرمەوە تا ڕادەیەکی باش هارمۆنی هەیە لە نێوان ناوەڕۆک و لە نێوان فۆرمی فیلمەکان. بەڵێ
دەست خۆش مامۆستاجیان کاکسەرکەوت ئەویش پرسیاری هەیە ئەڵێ لە ڕووی فەلسەفیەکەی باری فیلمسازی بۆ فیلمەکمان نییە بتوانێت دۆزی ئەنفال بگەێنێتە ئاستی فیلمە جیهانیەکە. بەڵێ ڕاستی ئەم پرسیارە زۆر هەڵدەگرێت و ئەمە پەیوەندی تەنیا بە فیلم و بە فیلمسازیەوە نییە لە ڕاستیدا. تاکو ئێستا بۆ ئێمە ئەنفال نەبووە بە پرۆژەیەکی کولتوری معریفی فەلسەفی. تا ئێستا ئەنفال بۆ ئێمە نەبووە بە پرسیارێکی فەلسەفی بە کێشەیەکی فەلسەفی. تۆ کە ئەمە دروست نەبوو چۆن چاوەڕێی ئەوەین لە ناو سینەمادا ئەوە دروست بێ. بۆ نمونە گەر بەراوردێک بکەین لە نێوان هۆڵۆکۆست لەگەڵ ئەنفال، هەردوای ڕوودانی هۆڵۆکۆست ئێمە چەندین تێزی فەلسەفی لەبارەی هۆڵۆکۆست و جێنۆسایدی جووەکان دێتە گۆڕێ. بۆ نمونە هانا ئارێند دەیەوێت لە نازیزم تێبگات و کتێبی بنەماکانی تۆتالیتاریانیزم دەنووسێت. دواتر لە دادگاکەی ئایشماندا کتێبی ئایشمان لە ئۆشەلیم دەنووسێت و لەوێ بە کێشەی ڕادیکاڵ ئیڤڵ ئەوە خەریک دەبێ وەکو چۆن خراپەکاری بۆ بەناڵێتەوە پێبڵ خراپەکاری چۆن دەشێ ببێتە شتێکی ئاسایی و ڕۆژانەی و نۆرمال. بۆ چەندین فەیلسوفی تر ئادۆرنۆ و قوتابخانەی فرانکفۆرت و هەتا دوای. بەڵام لە لای ئێمە نووسەرانی ئێمە ڕۆشنبیرانی ئێمە ڕاستە گەر لەبارەی ئەنفالەوە نووسی بێت قسەشیان کرده بێت، بەڵام بەو ڕەهەندە قوڵە فەلسەفیە قسەیان لەسەر نەکردووە، لەبارەیانەوە نەنووسیوە و ئەمە بەگشتی لە لای ئێمە نەبووە بە پرسیارێکی قوڵی فەلسەفی کە ئەنفال چی بوو، بۆ ڕوویدا و ئایا ئێمە بەحسمان ناسیوە و سەرچاوەکانی ئایدۆلۆژیای بەحسین و چۆن ئەمە ڕووی. کەواتە ئەگەر ئێمە بەگشتی ئەم باگراوندە تیۆری معریفی فەلسەفیەمان نەبێت لەبارەی ئەنفال، ڕاستیدا زۆر قورسە بتوانین فیلمێکمان هەبێت کە بە شێوەیەکی قوڵی فەلسەفی بە ئەنفالەوە خەریک بێت. هەرچەندە ئەو فیلمانەی کە باسمان کرد بە تایبەت فیلمی 1970 و من دەتوانم بڵێم کە هەندێک ڕەهەند و لایەنی فەلسەفی تێدا هەیە و لەگەڵ فیلمی بەکرێگیراوی سپیش کە وەکو سەرەتاش لەوێشدا باسم کرد، ئەو دەمانخاتە بەردەم ئەو دێلیمایە ئەو کێشە فەلسەفیە کە چۆن خراپەکاری و بێتاوانی لەگەڵ یەکدا دەگونجێن، چۆن دەبێ کەسێک لە هەمان کاتدا بەکرێگیراوش بێ و سپی بێ بێتاوان بێت. کەواتە ئەم دوو فیلمەی تەحای کەریمی توانیویانە تا ڕادێک کێشەی فەلسەفی، پرسیاری فەلسەفی لە لای ئێمە دروستکەن بوروژێن. بەڵام بە شێوەیەکی گشتی بەداخەوە زۆربەی فیلمسازانی کورد و ڕۆشنبیرانی کورد، نووسەرانی کورد لەم باگراوندە قوڵە فەلسەفی معریفیە تیۆریە لەبارەی ئەنفالەوە لاوازی. بەڵێ زۆر دەستخۆش مامۆستاجیان. بەڵام من جارێکی ترە کەڕێمەوە بۆ دیسان پرسیارێک هەیە، یعنی لەو بینە کێشەیەکە عەفومکە ئەویژەوەیە کە تۆ ناکرێ لە کۆمەڵگایە کە جەنگ و جینۆساید تووشی شۆکی کردووە، شکاندوویەتی، یعنی با بڵێن جۆرێک لە شڵەژان و ناسەقامگیری پێوە دیارە تۆ چاوەڕوانی داهێنانی گەورەی لێ بکەیت لە کاتێکە
دەسەڵاتێک کە دێ مەسەن بۆ نمونە ئەگەر بەعەز گوندی ڕوخان دەبێ لە ڕووی فیزیکیەوە مرۆڤی کوردی کوشت بێ ئەو دەسەڵاتێکی تر لە ئارایە کە مرۆڤی کورد ئەڕوخێنێ ئیتر لەناو ئەم دۆخەیە لە ڕاستیە ڕەنگە تۆزێک زەحمەت بێ کە تۆ چاوەڕوانی داهێنانی زۆر گەورەی لێ بکەی لەگەڵ ئەوەشە هێشتا ئێمە هەر من وتم ئەگەر ئێمە یەک تاکە فیلمیشمانە بێ هێشتا ئەبێ ئەوەی کە کراوە بە ڕێز و بە تەقدیرەوە تەمەشا بکرێ یەک خاڵی تر بۆ من زۆر زۆر گرنگە مەسەن بۆ نمونە شندەرلیس یعنی هەر ئەو فیلمەی 1970 و بە بڕای من ئەگەر لە دەرەوەی کوردستان با بڵێن قژزەد و چاوشینێک بەرهەمی بێنای وەخراجی بکردایە بڕات بێ پێشوازیەکی تری لێ کرا عنی ئەوە یەکێکە لە خاڵەکان ئێمە کە ئیشی خۆمان بەکەمەگرین هەر ئەو سەعیدافەی کە بۆ من ئاگاداری ژیانی میعنی باری ژیانیشی زۆر زۆر خراپە تۆ بەراوردی کە لەگەڵ مستەشارەکانی تر کە هیانە تا پلەی وەزیر ڕۆیشتو هیانە ئامرلی وایە ینی ئەمی شێشتا پارەی پاکەتێک جگەرەی پێ نییە هەموو جارێڵێ لەگەر من 100 کەسم کوشتای ئێستا نازانم چی بووم بەرحاڵ یعنی ئەگە تۆ سەعیجاب لەگەڵ شندەرلیز بەراورد کەی لە ڕزگارکردنی کەسەواز لە هەموو کەسایەتێکیان بێنە خۆ شندەرلیز سەرمایەدارێک بوو وایە ێ باشە ئەمیش جاش قەزەکە لەسەر ئەوە لەسەر ڕزگارکردنی ئینسان بێ ئێ بۆ هەردووشیان شانی ئەوە نین کە تەقدیر بکرێن لە بەرەوەی ئینسانیان ڕزگار کردووە یعنی بۆ ئەبێ ئەمیان بە قیمەت تەمەشا بکرێ ئەمیان بێ قیمەت تەمەشا بکرێ من هەموو جارێ شتێکەڵێ من پێم وایە نەک سەعیدجان هەر کەسێکی تر جاجاش بوو بێ یا باش بوو بێ یەک تاکە کەسیشی ڕزگار کرد بێ بای ئەو تاکە کەسە بێ تەقدیر بکرێ بای ئەو تاکە کەسە پێم وا بێ بەوانە بێڕێزیکردنە بەوانەیە کە ئەنفال نەکراون بەڕاستی ویستویانە ئەنفال بکرێن اینجا بەبێ ڕێستە مەشاکراون زۆر سپاس بە جوابی ئەو پرسیارەی تریفە حەسەنیش بەمەوە عەفوو بۆتان بخێنمەوە دەستخۆشی مامۆستا نەبەز و مامۆستا هۆمار زۆر زۆر سپاس هاوڕێیەک لەم ڕۆژانە لە فیلمسازان کۆمنتی کردبوو نووسی بووی باوەڕ ناکەم لە هیچ شوێنێکی دنیا ئەوەندەی کوردستان قسە لەسەر سینەما کرابێ بەڵام چوار فیلمی باش و جوانی سینەماییمان نییە لێکدانەوەی ئەو هاوڕێیە پێچەوانەی بۆ چوونەکەی مامۆستا نەبەزە کە گوتی ڕانان بۆ فیلم و شیکاری فیلم زۆر کەمە بە بڕای منی ڕانان و قسەکردن دووشتی لێک جیاوازن ئەمە بۆ تریفە خان هەڵبەت ئەو هاوڕێیە لەبارەی فیلم بە گشتی قسەی کردووە نەتەنیا فیلم لەبارەی ئەنفال سەرنجی ئێوە لەبارەی ئەم کۆمنتە چییە؟ بەڵێ لە ڕاستیدا قسەکردن تۆژە قسەکردن جیاوازە وەڕانان و فیلم ئەنەلایز بۆ نەشرۆڤەکردن و شیکاری فیلم جیاوازە لێکۆڵینەوە و توێژینەوە لەبارەی فیلم و تیۆری فیلم و فیلم پەتا هەموو ئەمانە جیاوازن ڕاستە ڕەنگە قسە زۆر لەبارەی سینەما و لەبارەی فیلمەوە بکرێت لێرە و بە تایبەت لەبارەی فیلمی هۆلیوود و فیلمی ئەوروپی هەتا دوای بەڵام لە ڕاستیدا کەمترین قسە و شرۆڤە و لێکدانەوە و لێکۆڵینەوە بۆ بەگشتی هەم بۆ فیلم و بە تایبەتتر بۆ ئەو فیلمانەی کە لەبارەی ئەنفالەوە دروستکراون هەیە من هەر بۆ ئامادەکردن و بە دوواداچوون بۆ ئەم سەمینارە بە دوواداچوون و گەڕانی زۆرم کرد لە ڕاستیدا کەمترین دەتوانم هەر بڵێم هیچ ریڤیەکم بە کوردی ڕانان و لێکدانە و شرۆڤە و شیکارێکم بە کوردی لەبارەی بەکرێگیراوی سپی لەبارەی وێنەوەندبووەکانی ئەنفال لەبارەی بیرەوەریەکانی سەربەر نەبینی تەنیا یەک دانە ریڤیو بەراوردم بینی لەبارەی فیلمی 1970 تەهای کەریمی و شینلەر لیست
لەلایەن کەریمینیا نووسرا بوو تەنیا ئەوەم بینی تەنانەت دەمویست بزانم ساڵی بەرهەمهێنانی فیلمی بەکرێگیراوی سپی کێیە نەمدۆزیەوە چەندی بە دوای داگەڕام نەمدۆزی لە چەند وێبسایتێکی کەم باسی ئەوە کراوە کە ئەم فیلمە بەشداری چەند فیستیڤاڵێکی کردووە لە دەرەوەی وڵات بەڵام لە هیچیان ئاماژە بە ساڵی بەرهەمهێنانەکەی نەکراوە باس لەوە نەکراوە کە ئەم فیلمە لەبارەی چییەوە و تەنیا ناوی تەهای کەریمی فیلمێکی تەهای کەریمیە و بە ناوی بەکرێگیراوی سپی یان 1970 و بەشداری لە فیستیڤاڵ کردووە لە دەرەوە بۆ فیلمی بیرەوەریەکانی سەربەر لە ڕاستیە یەک دوو ڕیڤیوم بە زمانی ئینگلیزی بینی وەکو لە پێشەکێکەش باسم کرد تاکە لێکۆڵینەوەی کە بینیم هی ئەو دکتۆر زانتۆ بوو کە مامۆستا بووە لە زانکۆی ئەمریکی لە سلێمانی ئەو لێکۆڵینەوەی کردووە لەبارەی 5 فیلم کە لەبارەی ئەنفال و هەڵەبجە دروست کراوە کەواتە ئێمە لە ڕاستیدا ڕانان و شتیکاری فیلم و شرۆڤە و لێکۆڵینەوەمان زۆر کەمە لەبارەی ئەو فیلمانی کە بەتایبەت لەبارەی ئەنفال و جێنۆساید و زۆر دەستخۆش مامۆستانە بە زۆر ماندوو بوو سپاس بۆ شرۆڤەکانت بۆ وەڵامی پرسیارەکانت سپاس بۆ ئامادەکردنیم سیمینارە باش بە حاڵی خۆم پێما بێ سوودێکی باشت گەیان و ئاگاشم لێ بوو کە زۆر ماندوو بوویت لە ڕاستیە من هیچ پرسیارێکی ترم نییە و هیچ پرسیارێکی تریژ ئامادە نییە ڕاستەکەی تا لێت بکەمەوە لێرە ماڵاوایت لێ یەکەم بەڵام بە ئامادەبوانی خۆشەویست ڕاگەێنم کە یەکشەممەی داهاتوو فیلمساز برای بەڕێز کاک بورهانی ئەحمەدی لەسەر بنەماکانی سازکردنی باڵگە فیلم لەوانەی نەوەتی لیستی حەڤا لە خزمەتان نابین هەر لە فیلم سازان بە هیوای سەرکەوتنی بورهانی ئەحمەدی و دووبارە زۆر دەستخۆش مامۆستا سپاس بۆ هاوڕێی خۆشەویستم کە سەرکەوتاروی ئازیز زۆر سپاس بۆ تۆش کاک عومەر سپاس بۆ کاک سەرکەوت فیلم سازان و سپاس بۆ هەموو بەشداربووان وانەی کە گوێیان لێمان بوو کاتێکی خۆش و شەوێکی کات بۆ هەموو